هەموو لایەک بەخێربن زۆر خۆشحاڵ بووم بە ئامادەبوونتان بۆ سیمپۆزیۆمی هاوبەشی هەرسێ ڕێکخراوی ئازادبوون بۆ تاگەرایی و تواناسازی ڕێکخراوی سروشتی کوردستان ڕێکخراوی بیمە بۆ مافە مەدەنی کۆمەڵایەتەکان بۆ مافە ئابووری کۆمەڵایەتەکان. ئەم سیمپۆزیۆمە بە ناونیشانی هاوارێک بۆ ژینگەی کوردستان پیسبوون و تێکچوونی ژینگە ئەرکی ئەمڕۆ سبەی. سەرەتا زۆر داوای لێبور نەکەین کە ئێمە ناچار بووین هۆڵی ئۆفیسی ڕێکخراوەکەی خۆمان بەکاربێنین بۆ ماوەی زیاد لە 10 ڕۆژ ئێمە لە ناو سلێمانیا لە هەوڵی بەدەستێنانی هۆڵی گەورە و گونجاوە بووین کە لەم کەشە گەورەیە ئێمە بتوانین پێشوازی لە دۆستانی ژینگە و چالاکوان و هاوڕێیان بکەین. بەڵام لەبەر کۆمەڵی هۆکاری زۆر کە ئێستا نامەوێت سەری ئێوەی بێشێنم ئێمە نەمانتوانی هەرێکۆ بە هۆکاری جاجا کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کێشەی کارەبا و دابین نەکردنی کارەبای ڕئیسی بوو یا با بڵێن کارەبای نیشتیمانی بوو لەو کاتێک کە ئێمە ئەمانویست چالاکیەکە جێبەجێ بکەین بۆیە زۆر داوای لێبور نەکەین. لەم ئێمە دوو پانێڵمان هەیە. پانێڵی یەکەم بە ناونیشانی ڕەوشی هەنووکەیی ژینگەی کوردستان هۆکارەکانی پیسبوون و تێکچوونی ژینگە. لەم پانێڵەدا کاک خالید سلەیمان و خاتوو شاگوڵمان لەگەڵا. لە پانێڵی دووەمە قسە لەسەر ئەرکی ئەمڕۆ سبەی نێمانەکەین لەبەر ڕۆشنایی یاسا بەکاربەرەکان کە کاک مارکۆ نۆزاد بەڕێوەی ئەبا خاتووشایان و کاک عەلی ئەحمەد بەشدارن لەو پانێڵەی دووەمە. لە پانێڵی یەکەمە کاک خالید قسە لەسەر مەترسیەکانی بەردەم ژینگەی کوردستان ئەکا. کاک خالید ڕۆژنامەنووسی تایبەتمەندە لە بواری کێشەکانی ژینگە و گۆڕانکاری کەشوهەوا، ڕاوێژکاری ژینگەیە لە ڕێکخراوی ئینتەرنیوزی نێودەوڵەتی، نووسەرە لە سایتی دەرەجی لوبنانی و ڕاهێنەری ڕۆژنامەوانیە لە بواری ژینگە و کاریگەریەکانی گۆڕانی کەش لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا. خاتوو شاگوڵ قسە لەسەر گرنگی کەمپینی نێودەوڵەتی خاک بپارێزە دەکات. و شاگوڵخان توێژەر و مامۆستایە لە دەستەی کوردستانی بۆ دیراساتی استراتیژی و توێژینەوەی زانستی، ماستەری هەیە لە بواری ژینگە، ئەندامی دەستەی بەڕێوەبردنی تۆڕی زەویە، لە هەمان کاتە ئەندامی تۆڕی گەشەپێدانی پەیڕەوە و ئەندامی کەمپینی خاک بپارێزە. زۆر سپاس بۆ ئامادەبوونی میوانەکانمان. لەم پانێڵە سەرەتا بە کاک خالید دەست پێەکەین لەبەر تەسەسولی بابەتەکەی. پێمان خۆشە قسە لەسەر مەترسیەکانی بەردەم ژینگەی کوردستان بکات. ئەم مەترسیانە چین؟ چ بەشێک یان ناوەندێک لە ژینگەی هەرێمی کوردستان پیس بۆ یان تێکچووە؟ ئایا هەردووکێتی یان پیسبوون چییە تێکچوون چیە؟ ئەگەر پێناسێکی ئەوەشمان بۆ بکەین. هۆکارەکانی ئەم پیسبوون و تێکچوونە چیە لە هەرێمی کوردستاندا و لە ئاستی ناوخۆییەوە یا لە ئاستی جیهانیشە ئەم پیسبوون و تێکچوونی ژینگەیە چۆن ئەبنرێت؟ جەنابەت 15 خولەکت هەیە. فەرموون. سپاس هەڵوێز خان، سپاس بۆ هەموو هاوڕێیان کە لێرن. بەڕاستی هەوڵەیەم زۆر بە کورتی لەبەرەوەی کاتەکە کەمەوە نامەوێت کاتی شاگوڵخانیش خۆم کاتی تۆش هەمووی بە کورتی سەرنج هەیە بیخەمە ڕوو. یەکەم شت ئەوەیە ئەبێ لە خاڵێکەوە دەست پێ بکەم کە ئەمڕۆ کوردستان مەناخی کوردستانیان با بڵێم کەشی کوردستان لەژێر کاریگەری کەشی حەوزی دەریای سپی ناوەڕاستایە. حەوزی دەریای سپی ناوەڕاست ئەمڕۆ هەردوو بەرەکەی بەری باشوور و بەری باکوور کەوتوتە ژێر لە فەرهەنگی ژینگەیە بەچی ئەناسرێ ئەڵێن خاڵی گەرمی ئەو کاریگەریانەی کەوا گۆڕانکاری کەشوهەوا دروستی کردووە. بۆ چونکە ئەم ناوچەیە جگە لە ڕۆخەکان لە ڕۆخی دەریاکان لە خوارەوەی بە عەرەبی پێڵە المناطق الداخلیە، ئەوانەی کە زیاتر بیابانن یان نیمچە بیابانن، ڕووبەرێکی زۆر کەمی سەوزایی تایە، پۆشاکی ڕۆکی زۆر کەمە و هەروەها سەرچاوەیەکی کەمی بڵێن دەرامەتە بەردەوامەکان یان با بڵێن renewable resources ئەوانەی تایە. بۆ نمونە لەم ناوچەیە تەنها لە سا 2 ئاوی سازگاری دنیا لەم شوێنەیە، بەڵام لە سا 6 دانیشتوانی جیهان لەم شوێنەیە دانیشتوون. ئەمانە تا هەڵبەتە ئەگەر باس لە هۆکاری مرۆیی بکەین، لە هۆکاری جیۆگرافی بکەین، بەڵام ئەگەر باس لە هۆکارەکانی تریش بکەین
کە زیادبوونی دانیشتوان، زیادبوونی داخوازی لەسەر وزە، زیادبوونی داخوازی لەسەر ئاو، هەموو ئەمانە لەگەڵ کاریگەریەکانی گۆڕانکاری کەشوهەوا ئەم ناوچەیان کردوتە خاڵی گەرم لەبەر ئەم هۆیانە کوردستانیش جیا لە جاران کەوتووەتە بەر ئەم تەوژمەوە. کاریگەریەک بۆ نمونە ئەمڕۆ ئێستا ئێمە هێشتا لە مانگی شەشین ئەمڕۆ پلەی گەرمە لەسا ببورن 43 زیاتر بوو. ئیتر ئەمە زۆر کەم ڕوویداوە لە مێژووی کەشی کوردستانیان، بەڵام با بڵێن مەناخی کوردستانە. هەڵبەتە هۆکارەکان دوو هۆکارن. هۆکاری یەکەم وەڕاستەوخۆ ئاسەوارەکانی گۆڕانکاری کەشوهەوان. ئەمەش هەڵبەتە هەر مرۆڤ، هەر چالاکی مرۆڤ، هەر چالاکی پیشەسازی، چالاکی کشت و کاڵ، چالاکەکانی تری مرۆڤ لە پشتەوەی ئەمەون، بەڵام ئەمە دیاردەیەکی گلۆباڵە. یعنی ئێمە دیاردەیەکە قابلی چارەسەر نییە لە کوردستانە. ئەوە ئەبێ بڕیارێک هەبێت لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەو وڵاتانەی کە ڕێژەیەکی زۆری گازی گەرمکەرەوە ئەخەنەکەشەوە، وەک مەسەلەن وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، وەک چاینا، وەک برازیل، وەک هەندستان، وەک وڵاتانی یەکێتی ئەوروپا. بۆیە بەرپرسیارەتەکە هی ئەوانە، چونکە هەموو ناوچەی کە بەنگلیزی پێڵێن مینا ریجن، یان با بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا، لەسا 4.9 گازی گەرمکەرەوە ساڵانە ئەخەنە کەشەوە. لە کاتێکە هەردوو وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و چاینا هەردووکیان بەتەنیا نزیکەی لە سا 40 گازە گەرمکەرەوەکان ئەخەنە کەشەوە. کەواتە لێرە ئێمە لە ڕووی گۆڕانکاری کەشوهەواوە هیچ بڕیارێکمان بەدەست نییە، بەڵام ئەتوانین کاری بۆ بکەین. هۆکاری دووەم کە ئەوش گرنگ کەمتر نییە لە هۆکاری یەکەم تێکچوونی من لێرە هەڵبەتە وڵامی پرسیارەکەی تۆ ئێمە هەڵوێستخان بە شێوکی ڕاستەوخۆ تێکدانی سیستەمی ژینگەییە کە بە عەرەبی پێڵێن التەدەهور البیئی. ئەم تەدەهوری بیئیە یان با بڵێن ئەم تێکدانی ژینگەیە هۆکاری ڕاستەوخۆی خۆمانین. ئەوش زیادەڕووی لە بەکارهێنانی ئاوە، زیادەڕووی لە بەکارهێنانی سەرچاوە سروشتەکانە، وەک دار، وەک خاک، وەک هەموو شتەکانی تر. و هەروەها ممارساتی ئەتوانم بڵێم نائێتیکی یان نائەخلاقی لە ڕاوکردنی ماسیە، لە ڕاوکردنی ئاژەڵە، لە ڕاوکردنی گیانەوەرەکانە. هەڵبەتە ئێمە لە زۆر جار لێرەوە سەرنجتان بۆ شتێک ڕایکێشم، زۆربەی زۆری ڕێکخراوەکان کە باس لە سیستەمی ژینگەی ئەکەن، باس لە ژینگەی شار ئەکەن. ئەمە خۆی بەڕاستی ئەتوانم بڵێم بۆشاییەکە. ناڵێم غەڵەتە، ڕاستە، ئەبێ باسی ژینگەی شار بکەین، بەڵام ژینگەی شار بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەژێر کاریگەری ژینگەی دەرەوەی شارایە. ئەگەر ئێمە بێت و لە شوێنێکی وەک کوردستانە ئەتوانم لێرەوە مەسەلەن ئەمە گەرمیانە، پێش چەند ڕۆژێک لە گەرمیان بووم، تەماشاکەن، ئەمە جۆیە، هەموو بستێکە، ئەمە هەروە کەوتووە ئەم ساڵ لەبەر بێبارانی. تەماشاکەن، ئەمە شوێنێک، ئەمە گۆماوێکی ئاو بوو لە گەرمیانە. ئەم ساڵ بەم شێوەیە هەنێک شوێنم بینی لە ڕۆژانی پێشوو لە گەرمیان لە مێژووی ناوچەکەیە بێئاوی بەخۆیەوە نەبینیوە، بەڵام ئێستا چۆڕێک ئاوی تیانە. کەواتە ئەم نەبوونی ئاوە وا لە ئاژەڵەکان مەبەستم گیانەوەرە کێوەکانەکات، چونکە ئاژەڵ زیاتر بۆ ئاژەڵی ماڵەوە بەکارێنین ماڵەکان. ئەڵێم گیانەوەرە کێوەکان ڕەو بکەن، گیانەوەتر لە ئاسکەوە بگرە، لە گورگەوە بگرە، لە ڕێویە بگرە، لە باڵندەکانیشەوە بگرە، ڕەو بکەن. ئەمە کاریگەریەکی ڕاستەوخۆی گۆڕانکاری کەشوهەوایە. بەڵام لە پاڵ ئەوەیە شتێکی تر هەیە، ئەو چالاکی مرۆیی هەیە. ئەو چالاکی مرۆیە چییە؟ ڕاوکردنیەکی بێشوماری گیانەوەرە کێوەکانە. تەنانەت ئەو گیانەوەرانەش کە گۆشتیان ناخورێت، بۆ نمونە ڕێوی هەر ئەکوژرێن، گورگ ئەکوژرێن، بۆ لە کلتورێکی وا بڵاو بۆتەوە کە گورگ ئەبێ بکوژرێن، نابێ بژی. بەمەرجێک گورگ یەکێکە لە گیانەوەرە هەرە گرنگەکان لە پاراستنی باڵانسی ئیکۆسیستەمە.
و هەروەها مار و هەروەها مێرووەکان و هەروەها باڵندەکان لێرە بەهۆی نەبوونی ئەم کەمبوونی ئاوەوە گیانەوەرەکان نامێنن یان ڕەو ئەکەن یان لە تین وە ئەمرن یان لە برسان ئەگەر شتێکتان پێ بڵێم هەڵبەتە ئەمە وێنەیەکە ئەم ساڵ من دیاری بکرد ئیشەکانم لە گەرمیان نابێ بەڵام ساڵی پێشوو لە کوێستان بوو ساڵی پێشوو لە کوێوە دەسم پێ کرد لە دوکانەوە بەرەو کوێستانەکانی پشدەر لە لای قەڵاتزێ و هەروەها لەم لاشەوە لە لای هەڵەبجە تا سازان و هەروەها لەو لە باشووریشەوە باشووری سلێمانیەوە تا چیاکانی قەرەداخ هەمان شتم بینی هەمان دیاردەم بینی بۆ نمونە ئەگەر ئێوە پێم وایە زۆربەی زۆرتان قۆپیەکانی قەراخ شارەزان قۆپی دوا قۆپی کە ئەکەوێتە پشتی دەربەنی خانەوە لەم دیەوە لە ژیانیە ئەم شوێنە بێ ئاو نەبووە ساڵی پار بە چۆر ئاویتیا بوو کانیەکە کانیەکی زۆر دەوڵە لە ڕووی ئاوە بە چۆر ئاویتیا بوو ئەو کانیە وای کردووە نەک تەنها ئاژەڵەکان تێرکە ببێتە تۆڕێک ببێتە تەڵەیەک بۆ ئاژەڵەکان بۆ چونکە ئەمڕۆ ڕاوچیەکان چی ئەەکەن ئەچن ئەو شوێنانەی کەوا بە چۆر ئاویان تیاماوە لەوێ ئەوەستن ئەزانن بەیانیان یان ئێواران چونکە بە ڕۆژ ئاژەڵەکان دەرناچن خۆیان ئەشارنەوە لەبەر گەرما و هەروەها لەبەر ڕاوچیش ئەگەر پێتان بڵێم لە بەیانی سەعات چواری بەیانیەوە ئەمە هەفتەی پێشوو لە 4:30 بەیانیەوە من لە ماڵ دەرچووم تا نیوەڕۆ ناوچەیەکی فراوان گەڕاوم بەپێ یەک ڕێوین بەچاوبی ئەمە ئاماژەیەکی خەتەرە ئاماژەیەکی ترسناکە بۆ چونکە گەرمیان ناسراوە بە پێدەشتی ئاسکەکان ئاسک نەماوە هەڵبەتە ئاسک نەماوە بەڕاستی ئەتوانم بڵێم هۆکارەکەی بێئاوی نییە چونکە پێش ئەم بێئاویە ئاسکەکان نەماون چونکە ڕاوێکی زۆر ئەکرێت بەداخەوە دەڵێم ئەوانش کە ڕاوەکەن خەڵکی دەستڕۆیشتون خەڵکی ئەم حیزبانن خەڵکی ئەوانەی خاوەن نفوزن بە سیارەی ئەگەر خۆشیان نیکەن کە سوکاری خۆیان ئەنێرن ئەو جۆرە ڕاوانە بکەن و بەداخیشەوە ئەیڵێم تا ئێستا پۆلیسی دارستان هیچ ڕۆڵێک نابینێ تەنانەت ئەگەر پۆلیسێکی دڵسۆزیش هەبێ ئەوە سیارەکەی بنزینی تیانیە بۆی بڕە پارێزگاری لەو شوێنە نەبکە جگە لەوەی پۆلیسێک کوژرا لەسەر ئەم بابەتە لەسەر ئەم مەسەلەیە ئەمە وای کرد پۆلیس ترسێکی بکەوێتە دڵەوە کە بەدوای ئەو بابەتیان نەچێت لەلایەکەوە لەلایەکی ترەوە لە هەنێ شوێن لە ناوچەکانی دەربەنی خان پۆلیسەکان خۆیان پۆلیسی دارستان خۆیان ڕاوەکەن ئەمەش یەکێکە چەند دەقەماوە کاتت ماوە پێم خۆشە لێرە پرسیارێکت لە بکەم کاخالید ئەگەر بابەتەکەت وەڵی بابەتەکەت ئەتوانین تێکەڵێکی لەگە وەڵامی پرسیارەکەت زۆر باشە باست لەوە کرد کە لە سایە 2 ئاوی خواردنەوە یان ئاوی سازگار لەم ناوچەی ئێمەیان لە کاتێکا لە سایە 6 دانیشتوانی سەر گۆی زەوی لەم ناوچەیە لە ئێستا ئێمە تووشی قەیرانی کەم ئاوی بوونەتەوە لە هەرێمی کوردستانە جاجار ینی ئەبینی لە هەولێر لە سلێمانی لە شار و شارۆچکەکان دەنگۆی ئەوە هەیە کە خەڵک باز لە کەم ئاویەکە یان ئەبێ ئاو بکڕێ لە هەمان کاتا دیاردەی بە بیابان بوون کە دوێنێ ڕۆژی بەرەنگاردبوون وشک بوون بوو لە هەمان کاتا زۆربوونی نەخۆشیە دێژخایەنەکان گەرمبوونی گۆی زەوی گەرمبوونی هەرێمی کوردستان وەکوی کە ئاماژە پێیان بڕینەوەی دارەکان لە هەرێمی کوردستان لە گۆیژا لە ئەوانە ئەیبینی لە ئەمازۆن ئەمانە بۆتە سەردێری قسە و باز خەڵک ئێستا قسەی لەسەرەکە خەڵک قسەی لەسەرەکە ڕێی ئێوە لەم بارەیەوە چییە؟ ئەمە خاڵێکیان پرسیارێک خاڵێکی کە باست کرد بە کوردی وەڵامم بێتە خاڵی کە جەناب باس لەوە کرد ئێمە هەمومان بەرپرسین لەم تێکچوونی ژینگە کە ئەڵی ئێمە بەبەستە تاکە یان بەست سیستەمیشە یان تاکو سیستەم خۆی بەگشتی لە پرسیاری کۆتاییەوە دەست پێ یەکەم مەبەستم سیستەمەکەیە چونکە ئێمە تا ئێستا ژینگە و کللتوری ئایکۆلۆژی نەخراوەتە ناو سیستەمی پەروەردە و فێرکردنەوە بۆیە مرۆڤی ئێمە فێر نەبووە ڕۆڵی ئاژەڵ چییە ڕۆڵی گیانەوەرەکان چییە لە ناو ئیکۆسیستەمە بۆ نمونە ئێمە تا ئێستا نازانین بەرازێک ئەکوژرێ بەبێ ئەوەی ئەوە لێک بینەوە کە بەرازەکان ڕۆڵێکی ئێجگار گرنگیان هەیە لە زیادکردنی دارستانە
بۆ چونکە ئەو بەروبوومانەی ئەیخۆن بەرازەکان لە شوێنی ئەمڕۆ لێرە ئەژین سبەینێ لە سەرچنارەژین دوو سبەی ئەڕۆن لە تانجەڕۆ ئەژین بەم شێوەیە ئەم هەم کە ئەیخۆن لەگەڵ خۆیانە لەگەڵ پاشەڕۆیە ناوکەکان بەجێڵن ئەمە بێتە هۆی زیادبوونی ڕوبەری دارستان بۆیە ئەمڕۆ گیانەوەرەکان تەنها ئەوە نین ئێمە بڵێن وەڵام مافیان هەیە بەدڵنیاییەوە چونکە لە کۆتاییە کۆمەڵگەی زەوی من دەسەواژەی کۆمەڵگەی زەوی بەکارهێنم کۆمەڵگەی زەوی تەنها لە یەک مرۆڤ لە سا یەکی کۆمەڵگەی زەوی پێکەهێنێت لە سا 99 ئەندامەکانی تر هەموو سپیشیزەکانی ترن با بڵێن جۆرەکانی ترن کەواتە لێ بەڵام ئەم لە سایەکە بۆتە هۆی نەهامەتی بۆ لە سا 99 ئەمە گرفتێکە ڕوویاوە بۆیە ئەبێ لەم ڕووە ئایکۆلۆژیەوە باسی ئاژەڵەکان بکەین باسی گیانەوەرە کێوەکان بکەین چی ڕۆڵێکیان هەیە هەڵبەتە لێرەشەوە گەینەوە قەنەعەتەی کە بوونی دار یان بابوونی دارستان کە کوردستان لە ماوەی 50 ساڵی ڕابردووە لە سا زیاتر لە 50 دارستانەکانی دەستداوە بوونی دارستان ڕۆڵێکی ئێجگار بنەڕەتی هەیە لە سووری ئاوە بەڵام ئێستا بەهۆی نەبوونی پۆشاکی ڕۆکیەوە لە کوردستان تەنانەت ئەمە ڕەنگی داوەتەوە لە دابارینیشە ئێوە تەماشاکەن ئەم ساڵ لەم دیوی قەراخەوە باران ڕێژەی بارانبارین باشتر بوو بەڵام لەو دیوی قەراخەوە ڕێژەی بارانبارین کەم بوو ئەمە بۆ هەڵبەتە لێرە ئەمەژە بە دراسەیە بکەم ساڵی 2022 لە زانکۆی MIT ماساچوست ئەنستیتوت لە ئەمریکا بڵاو بووە و من خۆمێکێک لەوانەی مقابلێکی درو درێژم لەگەڵ نووسەری بابەتەکە کردووە و بە زمانی عەرەبی بڵاو بۆتەوە باس لەوەیە کە ئەم دانەبارینە لە شوێنێک و دابارین لە شوێنێکەوە ئەمە ڕێک پەیوەستە بە چیەوە پەیوەستە بەوەی زۆربەی زۆری ئەو هەڵمانی کەوا لە ئاسمانان لەکوێ دائەبارن لەو شوێنانەی کەوا زیاتر پۆشاکی ڕۆکی هەیە لەو شوێنانەی کە پۆشاکی ڕۆکی نییە هەوای ڕۆژئاوا بای ڕۆژئاوا زیاتر زاڵە کاریگەری هەیە بۆ نمونە ئەبینین لە سلێمانی بۆ ماوەی 2 ڕۆژ باران هەیە بەڵام لەو دیوی قەراخەوە ئەم ساڵ هیچ باران نەبوو بەڕاستی من یعنی متابعەیەکی بەردەوامی ئەم بابەتەم کرد و پێشتریش ساڵی 2020 لەسەرم بابەتە ئیشم کرد و نووسیمە بۆیە هەموو هۆکارەکان لە کۆتاییە هەڵوەسخان تێکەڵکێشە بن بابەتی کاریگەرەکانی گۆڕانکاری کەش و هەوا لەگەڵ دەستێوەردانی مرۆیی لە مەسەلە ژینگەیەکانە هەڵبەتە ئێمە لێرە شتێک هەیە لە کوردستانە لە ڕووی پێناسەکردنەوە لە ڕووی مەفاهیمەوە زۆر جار تێکەڵەکرێ ئێمە گۆڕانکاری کەش و هەوا و هەروەها تێکدانی ژینگەیی و هەروەها پیسبوونی ژینگەش تێکەڵەکەی خۆی پیسبوونی ژینگە دەرەنجامێکی ڕاستە و خۆی تێکدانی ژینگەیە بۆ چونکە ئێمە ئەو هەموو ڕێژە زۆرەی گاز بەکارێنین لە بەرهەمێنانی کارەبایە لە بوونی ڕێژەیەکی زۆر ژمارەیەکی ئێجگار زۆری ئۆتۆمبیل و هەروەها نەبوونی سیستەمی گواستنەوەی گشتی و هەروەها ممارەساتی کشتتوکاڵی ئەنسستێنەبوو یعنی غیر مستەدام ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی گاز جگە لەوەی ئێمە سیستەمی ژینگەیمان تێکەچێت جگە لەوەی ئێمە هەمەجۆری یەکێک لەو خاڵانەی کە بەڕاستی ئەمەوێ لێرەوە سەنجی هەمووتانی بۆ ڕاکێشم و هەروەها ڕێکخراوەکان تێکچوونی ژیانی هەمەجۆریە ژیانی هەمەجۆری لە کوردستانە کەوتۆتە ژێر مەترسیەکی گەورەوە یانی چی لە شوێنێکی وەک گەرمیانە گورگ نەمێنێ ئاسک نەمێنێ ئەمە یانی چی ئەم ناوچەیە لە کۆتاییە چۆڵەکرێت ئەم چۆڵکردنە ئەبێتە هۆی ڕەو لێرەیە مەسەلە ژینگەیەکان تەنها ژینگەی نین تەنها ئەوە نین وەڵا برادێرێک لەسەر فەیسبوک بۆ نووسیم وڵای کاک خاڵ تۆ سەر سووکە بۆ خۆت لەناو ئەم سروشتەیە دێیت و ئەڕۆیت و بۆم نووسی وەڵی کاکە کراتی ئەچمە سەرکانیەک ئاویتیان نەماوە ئاژەڵێک ئاو نێ بیخواتەوە ئەوە من تووشی نەبم خەمێکی گەورە بم بۆیە مەسلەی ژینگەی مەسلەیەکی خەتەرێکی ئەمنیە یعنی مەترسیەکی وجودیە تۆ ئەمڕۆ
جگە لەوەی ئێمە هیجرەیەکی داخلی لە ناو کوردستانە مەسڵ ئەو هەموو لادیانەی لە کوردستان لە گەرمیانن ئەگەر بێت و ساڵێکی تر ئاو نەمێنێ هەمویان ئەچن ناو شارەکانەوە لە ناو شارەکانە پێویستیان بەکارە پێویستیان بە نیشتەجێبوونە پێویستیان بە ئاوە پێویستیان بە هوزەیە ئەمانە دابین نەکراون کەواتە لێرە بارگرانی زیاتر ئەکات بۆیە ئەبێت لە ڕوویەکی ئابووریەوە لە ڕوویەکی استراتیجیەوە باسی ژینگە بکەین هەڵبەتە من قسەکانم بە یەکشت کۆتایی کاتماوە کاتە تەواو بۆ بەس پێم وایە ڤیدیۆیەکت هەیە کەمترە لە یەک خولەک بورە شاگرخان زۆر باش من ئەوە زۆر بەپەلە تەماشای ببورن لەم شوێنەیە شتێکتان پێڵێم من مناڵ بووم لە گەرمیان ئەمە چەمێک بوو ناوی کانی بامەیە لەم چەمەیە خاڵم مەرەزەیە کرد لەم چەمەیە من و خوشکێکم لە خۆم گەورەتر کە مناڵ بووین بێچووی لەقلەقمان گرتووە عادەتەن لەقلەق لەکوێ ئاژی لەقلەق لەو شوێنەیەژی کە ئاو هەیە کە بۆق هەیە کە ماسی هەیە چووکەمانە سەرجاوی خواردنی لەقلەقەکەن لەقلەقمان گرت باوکم پێوتین کوڕم کچمەوە بۆچی بچکەتان گوت ماڵا ئێبن بۆ ماڵەوە ئیتر باوکم بە شێوەیەکی کلتورێکی خۆڕستانە وتی نابێت چونکە ئەم لەقلەقانە مارە خۆن ئەگەر ئێوە بچکەکەی ببن ئەوە لەقلەقەکانیش ئەڕۆن اینجار مارەکان لەسەر ڕێگا زۆرە بن اینجا ئێوە چۆن دێن و ئەڕۆن وڵات ترسان و بەرمانە ئەمە ئەم کلتورە خۆڕستکیە نەماوە لە کوردستانە باوکم پیاوێک بوو نەخوێنەوار بوو نێزانێت بتو تا ژینگەت ئەو ژینگە چییە بەڵام تێگەیشت بوو لە ئەو کلتورە خۆڕستیە جا ئەم وێنەیەم بۆ پیشاندان ئەم وێنەیە پێش 40 ساڵ ئاوی تیا بوو بەرەزەی تیا بوو ئێستا وەک ئەیبینن هەروە دیارە کە ئاوی بەخۆیەوە نەبینێ بێ هەڵبەتە ئەمە خواردترە ئەو شوێنەی کە هێشتا کەمێک شێی پێوە ماوە هەمووی بۆتە ئەو جۆرە قامیشە لێرە کۆتایی بە قسەکان مێنم هەڵبەتە قسەکانی من ببورن قسەکانی من وەک ڕۆژنامەنووسێک ڕاستە ئەبێ قاعدەیەکی با بڵێن بنەمایەکی زانستیم هەبێ بۆ ئیشەکەم بەڵام ئەوەی کە ئەگەڕمەوە لێرە تەنها وەک ستۆری ڕۆژنامەوەنی ئەگەڕمەوە من وەک ئەکادیمیەک ئیش ناکەم لە بواری ژینگەیە من ڕۆژنامەنووسم زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس کاک خالید زۆر سپاس بۆ پێشکەشکردنی ئەو بابەتە شاگوڵخان ئێوە بفەرمونون لەبارەی ڕۆڵی ڕێکخراوەکان بەگشتی لە پرسە ژینگەیەکان لە کوردستان وەلو پرسانی کە کاک خالید ئاماژەی پێیاگەر ئێوە پێتان خۆش بێت ئیزافەیەکتان هەبێ و ئەگەر بکرێ باسی ڕۆڵی کەمپینی نێودەوڵەتی خاک بپارێزە باسی ئەو کەمپینەشمان بۆ بکەیت بەخێراتکە هەموو میوانەکانەکە سوپاس بۆ پرسیارەکەی بەڕێزیشت بەنسبەت ڕۆڵی ڕێکخراوەکانەوە لە پاراستنی ژینگایە بە دڵنیاییەوە ڕۆڵێکی گرنگیان هەیە نەک ڕێکخراوە ژینگەیەکان من لە هەموو ئەو کۆبوونەوانی کە باس کرابێ وتومە تەنها خەمی ژینگەت تەنها خەمی ڕێکخراوەکان نین پێویستە هەموو تاکیەک بە خەمی خۆی بزانێ لە ئێستا ڕێکخراوەکان بەپێی توانە درێخیان نەکردووە بەڵام هێشتا بەپێی پێویستنی ئێمە تومەحمان زیاترێکە طبعاً ڕێکخراوەکان بەتەنیا ناتوانن ڕۆڵی کاریگەریان هەبێ ئەگەر هاتوو حکومەتیان لە پشت نەبێت ئەگەر هاتوو جهەتێکی ڕەسمی نەبێت کە پشتگیریان لێ بکا بۆی ئەو ڕێکشونانی کە ئیگرنە بەر بۆ پاراستنی ژینگە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەنسبەت کەمپینی خاک بپارێزەوە حەزەکەم ئاماژە بۆ بەم کە لە ئێستاە گەورەترین کەمپینی ژینگەیە بۆ پاراستنی خاک و لە سەرەتاوە ئێمە کە پەیوەندیمان کرد بە کەمپینە سەرێکیەکەوە کە خۆی بە ناوی سیف سۆیلەوە بوو بەڵام ئەم کەمپینە کە ئیعلان کرا بە زمانی ئینگلیزی بوو و ئێمە پێمان خۆش بوو وەک هەر وڵاتانی تر کە ئەم کەمپینە چێتە هەر وڵاتێک لە وڵاتانی کە لە کەمپینەکەیە پلانی بۆ دانراوە بۆ زمانە بڵاو ئەکرێتەوە پێمان خۆش بوو زمانی کوردی شێکی بێلۆ زمانانە و ببین بە بەشێک لە کەمپینەکە وەک هەرێکێک لە وڵاتانی تر کە ئێمە هیچمان کەمتر نییە و ژینگەی کوردستان گرنگیەکی زۆری هەیە کە پێویستەکانە کەمپینێک چەنەها ئیشی جدی وە بکرێت کەمپینی خاک بپارێزە خۆی ئەگەر تەرجمەی حرفی بکەین لە ئینگلیزیەکەوە خاک بپارێزە نییە بەڵام ئێمە بپارێزەکەمان بە جوانتر زان وەک لە ڕزگارکەر وەک لە هەر مستەڵەحێکیکە هیوادارم لە ڕووی زمانوانیەوە ڕەخنەمان لێ نەگرن لەبەر ئەوەی کە کەلیمەکە جوانتر بوو ئێمە بۆیە ئەو کەلیمەمان هەڵبژاردەوە ئەم کەمپینە خۆی لە ئەساسا لە سەرەتایە لەلایەن ئیشا فاوندیشنەوە
پلانی بۆ دانراوە و بانگەشەی بۆ کراوە کە سادبوور و دامەزرێنەری ئیشا فاوندیشنە و ئەم کەمپەینە چەندەها جیهەتی تر لە پشتێوێتی وەکو نەتەوەی گورتوەکان وەکو ڕێکخراوی WHO FAO و UNCCD و زۆربەی جامیع معتەبەرەکانی دنیا داتا و زانیاری ئەپ تو دیت ئێم بە کەمپەینەکە و لە درێژایی کەمپەینەکەیە پشتگیری داتا و زانیاری ئەکەن بۆ دەوڵەمەندکردنی کەمپەینەکە. بۆچی ئەڵێن خاک بپارێزە؟ بۆ لە ئێستا باسی خاک ئەەکەین لەبەرەوەی کێشەی گەورەی ئێستا وەکو کاک خالید ئاماژەی پیا زۆر بە جوانی باسی کرد بەڕێزیانتی منەوەکو ڕۆژنامە نووسێ بەڵام کەسێکی ئەکادمیش ئەگەر بێت باز لە کێشە ژینگەکەم کە بۆ ڕێکوپێکی هەرباسی ئەکات و من کار ئاسانێکی بۆ من کرد کە پێویست ناکات زۆر باسی کێشە ژینگەکانتان بۆ بکەم زیاتر لەسەر کەمپەینەکە قسەتان بۆ ئەەکەم. گرنگی هەموو ئەو کێشە ژینگەیانی کە لە کوردستانە هەن و ئەو مەترسیانی کە لە نەتیجەیە ئێمە بەرکەوتنمان هەیە ئەگەڕێتەوە بۆ پیسبوونی خاک و لە ناوچوونی خاک بەداخەوە لە ئێستاە و بەخۆشمەوە کە ئێمە بێئاگا بووین و نەبوونی زانیاری و داتایی باشمان لە بەردەسانە بووە هەتاکو ئەم کەمپەینە ئێمە چاومان کرایە و ئاشنا بووین پێی کە خاک واتێ گشت بووین کە ئێمە مالانی هایە خزمەتمانەکە و تا کۆتایی دنیا خاکێک دەبێت کە ئێمە لەسەری بژین کە خۆراکمان لێوی دەست بکەوێت کە بتوانین ڕووپۆشی سەوزایی لەسەر زەوی بمێنێتەوە بەڵام بەداخەوە ئەو داتانە زۆر زۆر ترسناکەن و لە ئێستاە پێمان ئەڵێن کەوا خاک بەرەو لە ناوچوونە چێ بەداخەوە چۆن لە کۆنا باسی هەمووتان بیسووتانە کە دایناسۆرەکان ئێنقرازیان کردو بەڵام بە ئێستا بەداخەوە خاک لەو مەترسیە گەورەیە کە بەرەو لە ناوچوونە چێ حەز ناکەم بترسن من داتاکان ڕۆژانە ئەخوێنمەوە بەرکەوتنم هەیە بەڵام لە ئێستاە بۆ کەمپەینەکە میلۆدیەک دانراوە بۆی ئەو خەما بڕەوێنەوە ئەو داتا و زانیاریانی کە هەیە لەسەر خاک لە ئێستاە زۆر زۆر بێتاقەتکەرە و مەترسی هەیە لەسەر بوون و مانەوەی خۆمان و زیندەوەرانی کەشتە سەر زەوی. گرنگی ئەم کەمپەینە بە ناوی خاک بپارێزەوە گرنگێکی لەوایە کە هەموو جیهانی کۆ کردوتۆ تەنها لەسەر کەمپەینێک لە ئێستاە لە هەموو دنیای گەورەترین کەمپەین کە بۆ ژینگە کرابێت ئەمەیە و حەزەکەم بچمە ناو تەفاسیلی کەمپەینەکەەوە کە فکرەکەی لەکوێوە هاتووە و پلانەکە چۆنە. خۆی کەمپەینەکە پلانەکەی وایە بۆ ماوەی 100 ڕۆژ قۆناغی یەکەمی بریتێ لە بڵاوکردنەوەی هۆشیاری لە سەرتاسەری دنیاە و پێی ئەو پلانی کە دانراوە لە مانگی 12 کەوا لە ماوەی 100 ڕۆژە حملەیەکی ئیعلامی گەورەی بۆ بکرێت و هۆشیارێکی زۆر بڵاو بکرێت و لەسەر کێشەکانی خاک و لە ناوچوونی خاک کە لە ماوەی ئەو 100 ڕۆژەیە سادبوور کە خۆی دامەزێنەری ئیشا فاوندیشنە بە سواری ماتۆڕەکەیەوە لە پلانە 30,000 کیلۆمەتر ببڕێت و بەناو ئەو وڵاتانیا بڕواکە لە لەندەنەوە دەستی پێکردووە لە 21 سێوە هەتاکو هەند باشووری هەند کۆتایی بە کەمپەینەکەی وەکو قۆناغی یەکەم. دوای کۆناغی یەکەم کۆناغی جێبەجێکردن و بەکرداریکردنیەت کە چارەسەرکردنی کێشە ژینگەکانی ئەکرێت بە شێوەیەکی فعلی. طبعا لە ماوەی گەشتەکەیە کە لە بەریتانیا دەستی پێکردووە کە ئەگاتە بەریتانیا کەمپەینەکە بە زمانی ئینگلیزی بڵاو ئەکرێتەوە پاشان هەموو داتا و زانیاریان لەسەر پیسبوونی خاک و لە ناوچوونی خاکی بەریتانیا ئەخرێتە ڕوو. پاشان لەگەڵ سەرکردەکانی ئەو وڵاتەیە دانیشتن ئەکرێت لەسەر ئاستی وڵات قسە ئەکرێت سەر کێشە ژینگەیەکانی و بە تایبەتی پیسبوونی خاک و پاشان لە کۆتایی ئیڤێنتەکە کە بە وڵاتە بڵین ئەوروپا و دەستی پێکرد بە ئەڵمانیا بە رووسیا بە فەڕەنسا ئەفۆ رووسیانا لە ئێستاە بە فەڕەنسا و ئەڵمانیا و وڵاتەکانی تری کێتی ئەوروپایە تێپەڕیوە کە لە پلانە چەند 25 وڵات دانراوە بەڵام لەبەر هەنێ هۆکار هەنێ وڵاتی تر لەبەر ناحەی ئەمنی و دەبری بە شێوەی پیادەڕەویە ئەمە بە لە ڕێگەی مۆتۆسکلەکەوێتی ئەتوانێت بە وڵاتانیا بڕۆ لە پلانە بوو کە ئێمە هەوڵێکی زۆرمان ناکە بێتە کوردستانیش بەڵام دەبێت لە پلانە نەبووین و ئێمە پێشترە وایە ئەمە لە باشیمان بۆ بکردایە نەیانتوانی بێن. لە کۆتاییە هەدەف لە کەمپەینەکە ئەوەیە کە کۆدەنگیەکی گەورە دروست بکات لەسەر ئەوەی کە 3.5 ملیار خەڵک لەسەر ئەم کەمپەینە ئیمزای بکات و کۆدەنگی دروست بکات و لە هەر بارودۆخێکیشە کە کۆدەنگێکی ئاوا گەورە ئێستا ڕێژەی دانیشتوان 7.8 ملیار کەس ئابین نیوەی دانیشتوان حساب کە و بەروژور لەسەر پرسێک کۆدەنگی دروست بکە ئەبێ بە بڕیار و ئەم بڕیارە بە بڕیارێکی جیهانی و ئەبێت هەموو پابند بن پێوەی. گرنگی کەمپەینەکە لەمای خۆی بینێتەوە و حەزەکەم بچمە سەر ستایلی دوای ئەوە کە ئەمە وەکو باسم کرد بە سکێشێک حەزم کرد لە بەردەمتانە بێت کە چۆن گەشتەکە لە ویدایەتەوە لە مانگی 12 دەستی پێکردو ئێستا کە لە مانگی 6 لە هەندە و کۆتایی بە
سەر ڕۆژەکە هەندی لە 15 حوتە. سلایدی دوای عفوا بۆچی باشە کێشەکە لە چیە؟ کەم باسی کێشەی لە ناوچوونی خاکەکەین ئەیبەستینەوە بە چیەوە؟ بۆ باسی خاکەکەین، بۆ باسی هەوا ناکەین، بۆ باسی ئاو ناکەین کە ئێمە چەند ساڵاکە باسی کێشە ژینگەیەکانەکەین ئەڵێن گۆڕانکاریەکانی کەشوهەوا، پیسبوونی ئاو، سەرچاوە ئاوەکان، بەڵام ئەوەی بیرمان چوو بێ خاکە. یعنی لە 2012 من خۆم کە بەرکەوترم هەیە لەگەڵ کێشە ژینگەیەکانە و لەگەڵ ئەو ڕێکخراوانەیە یاخود لەگەڵ ئەو کەسایەتیانەکە ئیشمان کردووە زیاتر فۆکەس یاخود تەرکیزمان خستوتە سەر ئاو هەوا، بەڵام خاک لە هەنێک پرسی کەما یاخود کەسانی مختص ئیشیان لەسەر کردو و قسەیان لەسەر کردووە. لە ئێستایا خاک بەوادی مادەی ئەندامی تایە کەم بۆتەوە. ئەو ڕێژەی کە پێویستە لە خاکە هەبێ کێشە سەرەکیەکە خۆی کێشەکە زۆر گەورەیە، بەڵام ئێمە جەوهەری بابەتەکە ئەوەیە کە و کەمپینەکەش خۆی کە پلانی بۆ دانا و دراسە کراوە کێشە سەرەکیەکە لە کەمبوونەوەی مادەی ئەندامیە لە خاکە. بۆی ئەم کێشەیە چارەسەرکردن حەل چییە؟ داوا لێ بوونەکەم کە بە ئینگلیزی حازرم کردووە لەبەرەوەی خۆی هەر لە سەرچاوەکەی خۆی وەرگرت و حەزم کرد و خۆی بۆتان پیشان بەبوو بیبینن. سۆلیوشن یاخود حەل بۆ ئەم کێشەیە چیە؟ گەڕانەوەی مادەی ئۆرگانی بۆ خاک بۆ ڕێژەی لە ساعت 3 بۆ 6، یعنی مینیمەم لە ساعت 3 نابێت کەمتر بێت. ئەگەر لەوە کەمتر بێت کارە ساتڕۆیە کە لە ئێستاە لە سەرتاسەری دنیا ئەمە تەنها ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە هەژارنشینەکان ناگرێتەوە. ئەوروپا ئەو کێشەی هەیە، داتەکانی دواتر پیشانتانیم کە ڕێژەی ئەوان لە مادەی ئەندامی لەکوێیە. وەچی بکەین بۆ ئەوەی ئێمە مادەی ئۆرگانی جاری کە بگەڕین کە ئێمە زانیمان کێشەکە چییە، کە زانیمان حەلەکەی چییە، ئەی چی بکەین؟ کەواتە پێویستەکە ئێمە ڕۆپۆشی سەوزایی زیاد بکەین و لە عینەن کاتە سێبەر بۆ ئەو شوێنانی کە ڕوتەنا کە داری لێ ناڕوێ بگەڕێنینەوە، بۆی خاکێک بێت کەوا زیندوو بێت کە مادەی ئەندامی تیا بێت کە زیندەوەرەکان و زیندەوەرەکانی ناو خاکجاری کە ژیان بکەنەوە و ئەو شێ و ئەو مادە ئەندامی لە خاکا بگرێتە خۆی کە ژیان تیا بەردەوام بێت. سلایدی دوای ئەوە حەزەکەم چەند داتایەکتان پێ بڵێم کە بۆچی ئێمە قسانە ئەەکەین، ینی حەز ناکەم لێران باسی داتایە بکەم کە بە سەرچاوێک پشاز نەکرابێتەوە. داتاکان پێمان ئەڵێن ئێمە تەنها بەداخەوە 6 ساڵمان لە بەردەمایە بۆ ئەوەی کە بتوانین خاکێکمان هەیە بە زوونی بمێنێتەوە. دوای ئەو 6 ساڵە کە بە ئێمە بەرەڕووی ئەوە ئەڕۆین خاکێک نامێنێ کە هیچ زیندەورێکی تیا بژین و بە خۆشبانەوە کە ئێمە خۆراک نەماکە کە سەوزایی نەما ژیان لەسەر زەوی نامێنێت. ئەگەر ئێستا ئێمە ئیشی بۆ نەکەین پلانی ئەم کەمپینەش لە قۆناغی دووەمیان لێوە دەستپێکا کە تەنها بۆ 15 ساڵی داهاتوومان لە بەردەمایە کە ئیشی جدی بۆ بکەین. لە 2050 ئەو داتایانەی کە UNCCD لە 2020 خستویانەتە ڕوو لە سانەوەی هەموو ئەو زەویەی کە هەمانە لە دەستی ئەین، یعنی بێنە بەرچای خۆتان تۆ لە سانەوەی زەوی لە دەست بین ئێمە ئەبێ ژیانمان چۆن بگوزارێت بەسەر زەوی. و لە ئێستاە بەداخەوە لە 152 زەوی کشتتوکاڵەکانمان لە دەستداوە ئۆڕێدی، یعنی ئێستا حالیان ئێمە لە 152مان لە دەستداوە لە سەرتاسەری گۆی زەویە، یعنی ئێمە تەنها باسی یەک وڵات ناکەین. کاتێک کە زەوی خۆی ئەم پیتە لە دەست ئەیە و ئەو سەرچاوە سروشتیانە کە خاوی زۆر جوان ئاماژەی پێە زۆر بە شێوەیەکی نازانستیان و هەڕەمەکی ئەشێوێنرێت توانای گلدانەوەی ئاو و گلدانەوەی ئاو لە خاکە خۆی گرنگی زۆری هەیە تەنها بۆ ئەوە ناکە ئێمە کە ڕۆپۆشی سەوزایی پێڵێتەوە لە سەرزەوی لە کاتێکە کە بارانێکی زۆر ئەبادێت لە موسمی بارانبارینە لافا و کارەساتی سروشتی بەدوێ خۆی ئەهێنێت. و لە عینەن کاتە لە ئێستا لە ئەمریکا کە ئێمە کە باسی وڵاتەکانی دەرەوە ئەکەین وڵاتی ئەوروپا ئەوانە باس ئەکەین ئەڵێ ئەوان پێشکەوتون لە ڕووی ژینگەوە بەپێی و پێشکەوتنش کە هەیەە لە بەرەوەی شێواندنی خاکدا ئاستێکە کە بەو شێوەش ئەوە فریا ناکەون کە پارێزگاری لەو خاکە بکەن کە هەیەە لە ئێستا لە ئەمریکا لە ساڵ 50 ئەو بەشێک کە پێوتێت تۆپ سۆیل یاخود ئەو بەشێک کە زیندووە و لە بەشی خاکە کە ئەتوانێت خۆراک و سەوزایی لەسەر بێت لە ساڵ 50 لە ئێستا لە دەستداوە. لە عینەن کاتا بەرهەمهێنانی خۆراک لە 20 ساڵی داهاتوو ئەگەر ئێستا ئیشی بۆ نەکەین لە ساسی ئەو خۆراکی کە بەرهەمێنرێت کەمە بێتەوە. لە عینەن کاتا بۆی زەوی بە شێوەیەکی زیندوو بمێنێتەوە و ئاماژەم هەیە پێویستە ڕێژەی لە ساسێ مادەی ئەندامی تایە بمێنێتەوە. و لە عینەن کاتا لە ئێستا لە هندستان پرۆتینی خۆراکی لە
سەوزەکانیان لە سا 6 کەمی کردووە لە ئەمریکا لە سا 1970 ئەو مادەکان زیانی کە لە سەوزەی ئەمریکای هەیە کە وڵاتێکی پێشکەوتووە کەمی کردووە یعنی ئێستا ئێمە برسێتێکی شاراوە لە خۆراکی هەموو دانیشتوانی سەرکەوت زەوی هەیە کە ئێمە هەستی پێ ناکەین ئەویش دەستدانی بەها خۆراکیەکەیەتی بۆ نمونەیەکی زیندوو کە هەموو مادەی تێبکەین و ئاسان بێت ئەم ڕێژانە لەوانەیە قرس بێ بۆ تێگەیشتن بەڵام ئەگەر نمونەیەک بێنمەوە بۆ بەڕێستان کە ئەگەر هاتوو ئێمە پرتەقاڵێک ئێستا بخۆین بۆی ڤیتامین سیمان لەوی دەست بکەوێت بۆ ڕۆژێک ئەوە ئێستا بێ پێویستە 8 پرتەقاڵ بخۆین بۆی تعویزی ئەو کەمی خۆراک مادە خۆراکی بکەین کە دەمی وایە هەیە حەزەکەم کاک خاردی بڕۆی بە سلایدەکان ئەوە لەسەر خەریتە حەزم کرد ماڵەکە ببینن داتاکانی کە باسم کرد لەسەر خەریتە کەوا تەنها یەک وڵات ناگرێتەوە سەرتاسەری دنیا ئەگرێتەوە کە ئێمە خۆمان خاکمان گەڕانەوە بۆ شێوە زیندوویەکی پێشووی ئەوە چەند گۆڕانکاریی گەورە ڕوئیا لەسەر گۆی زەوی کە ئەو داهاتی کە جوتیارێک کە بە شێوەیەکی سەرکی پشتی پێ ئەبەستێت کە پشت و کاڵە داهاتی بەرز ئەبێتەوە کە ئێمە خاکمان بە شێوەیەکی زیندوی هێشتەوە بە دڵنیای ئەوانەی کە پیشیان جوتیاریە و کە پشت بە پشت و کاڵە بەستن دەختیان بەرز دەبێتەوە و لە هەژاری ئەپارێزێن و هەروەها ڕێژەی دۆمکسیدی کاربۆن لە هەوایە کەمە بێتەوە کاتێک تۆ ڕێژەی سەوزایی ئەپارێزیت لە سەرگۆی زەویە ڕێژەی دۆمکسیدی کاربۆن کەم ئەبێتەوە و ئەو دیاردی گۆڕانی کەشوایی کە ئێستا ئێمە باسی ئەەکەین و دنیا باسی ئەکات ڕێژەی دۆمکسیدی کاربۆن کەمە بێتەوە لە عینەن کاتە توانای گردانەوەی ئاویش جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ خاک و ئێمە کەمی ئاو لە ئەو ناوچانی کە تووشی کەمایی بوونێتەوە ڕزگارەکەین زۆربەی سەرکردەکانی وڵاتە پشتگیری ئەم کەمپایناکەن حەزەکەم بزانن کە پێمان خۆش و ئێمەش وەکو هەرێمی کوردستان وەکو عێراق کە ئێمە سەر بە عێراقین لە ئێستا بەداخە وڵاتی خۆمانمان نییە لەسەر ئاستی عێراق ئێمە پەیوەندیمان هەبووە لەگەڵ کەمپاینەکە وەکو وڵاتانی دنیا بەڵام ئێستا ئێمە وەکو گروپێک هەوڵی ئەوین کە حکومەت بینی لەسەر خەت و بتوانین ئێمەش بەشین بین لەو کەمپاینە گەورەیە ئەو دەموچوانی کە ئیبینە زۆربەی کەسانی بەناوبانگن کە هەموو پشتگیری ئەم کەمپاینە ئەکەن لەوانەیە هەمویان ناسی زۆربیان بناسن ئەم خاڵە گرنگە بەلامەوە ئاماژەی پێبم هەڵوەستخان کە لە 2015 حەڤە خاڵ هەبوو بۆ نەتەوەی گرتوەکان دایان نابوو هەموو کێشانی کە لە سەرتاسەری گۆی زەویە هەیە ئەو حەڤە خاڵە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەموو هەساری گۆی زەوی بوو بە کێشە جیاوازەکان و لە زڵنیە شارژینگە و پلاندادا و تا 2030 ئەم خاڵانە ئەگەر هاتوو هەمووی کوچێتە بواری جێبەرجێکن بە 50 چارەسەر بکرێت ئەوە ئینجازێکی گەورە و دەرەنجامێکی باشە 12 خاڵ لەوانە کە پەیوەندی بە پاراستی خاکەوە هەیە کە ئێستا ئەمە گرنگێکی ترەیە بە کەمپاینەکە ئەفوکا خالیجان ئەگەر هاتوو حەزەکەمەوە هەڵگرم بۆ پرسیارەکان کە ئیشا فاوندیشن چێگە پرسیاران هەبوو و لە کۆتاییشە ئێمە مجموعەیە پیجمان هەیە لە سوشال میدیا لە فەیسبوک و ئینستاگرام بە زمانی کوردی هەموو ئەو داتا و کۆنتێنتانی تایە کە لەسەر پاراستی خاک و لە ناوچوونی خاک ئەخرێتە ڕوو وەلعینە کاتە هی کەمپینە سەرێکی کێشی بەسەرە کە پێم خۆشە ئەگەر مەجاتان هەبوو لە کاتی خۆتان بگرن و سەیری هەموو بابەتانە بکەن کە تیا بڵاوکراوەتەوە یەک ڤیدیۆی بچووکیشم پێ حەزم کرد لە بیدایەتی قسەکانە پیشانی بەم بەڵام وتم نەوە کات باشەکە پرسیار کرا لەو کاتەیە نمایشیکەین زۆر سپاس شابڵخان بۆ ئەو پرێزنتێشنە یان بۆ بابەتە زۆر سەرنجڕاکێشەی کە پێشکەشتان کردین بۆ هۆڵ و ماندووبوونەی کە وەکو گروپێک ئەتوانێت ببنی کار لەگەڵ ئەو کەمپیناکەن لێرە ئێمە ئەمانەوێت پرسیاری بەشداربووان وەروەگرین بەڵام تکە بە ئاگامان لە کات بە ئێمە تەنها 20 دقەمان هەیە سەرەتا ناوەکان وەرەگرم 20 دقەکە دابەشەکەم و دواتر کە خالید و شاگوڵخانێکی 5 خولەک کاتیان هەیە چکە ئێمە پانێڵێکی کەمان ماوە و پانێڵەکەی کەش پێویستە لە سەعاتێکە کۆتایی پێبێت بەڵێ کاتە دەستپی بەڵێ ئێستا دەمێ نای جەنابەت ميركو بلى محمد هذا عثمان كاغ نوزار جناب داروان سارخيل ايوا بلى كاغ ياسين ايوا نعم جنابت هيمن وبقورة جنابت دەستخان لێرە ببوورە نەمبینی ناوی جەنابەت ئالان ئێستا 11 کەس ناوی 11 کەسم نووسیوە ناوی ناسکان نووسی 11 کەسمان هەیە ناوی تۆش نووسی 11 کەسمان هەیە تکە زۆر بە کورتی یعنی ئەوەی کە پرسیاری هەیە چ پرسیارێکی هەیە و بۆ چ بە ڕێزێکێتی لە ماوەی گەک خولەکە
بۆی دواتر کات بین بەوان و وەڵامی پرسیارەکان بنەوە. کاک میرکۆ. وەڵا دەستان خۆش بێ سپاسەر بۆ دوو هاوڕێیان دەستیان خۆش بم پرسیارم لیان نییە بەس من هەندێک ڕوونکردنەوەم هەیە لە واری ژینگەیە ئەگەر مەجالم دی باش سپاس دەکەم سەرەتاش ئەوەیە بە من تاموتە من لە خزمەتان هەبوو بۆ و لە سروش و ئانەیە ئەم کۆڕەماڵەیەکە خست بەڵام دەستان خۆش بۆ جێگای شانازیە کە ڕۆژینگە پارێزان و لایەنە سیاسیەکان و نوێنەری ڕێکخراوەکان ئەبینم لێرە حقیقەت ئەوەی هاوڕان باسییان کرد مەترسیەکی گەورە لەسەر ژینگە هەیە لەسەر سێکتەرەکانی ژینگە ئاسیێڵە گەزەکە هەیە چی ئاو چی هەوا چی خاک بەداخەوە ئەوەی کە ئێمڕۆ لە کوردستانە بەدی ئەکرێ ئێمە بەدەستی خۆمان وا کردوەتە جەنجاڵێکی گەورەی ژینگەیەوە کە سەر ئەنجام لی دەرناچین دەستمان بردۆ بۆ سۆشتی خەتەرناک دەستمان بردۆ بۆ بڕینەوەی دار دەستمان بردۆ بۆ ئیفلیچکردنی خاک کە دەیان مامەلی چیمەنتۆ ئێستا لە کوردستانە کار دەکات کە شاردۆخان خۆی بڵم بێ شارزاییە بێتەوەیە ئەو مامەلانە کاڵێوتە بتۆزا ئەکای هیچ نییە ئەو تەبتۆزا کاژێک کە خاتە سەر خاک کە هیچ بەروبوومێکی پشت و کاڵی نایڵێت حەزەکەمەوە زان کە بە تایبەتی ئێمە شەریکەی لاڤاز لەسەر ئاستی عالەم کە ١٨ کارد و کۆمپانیای هەیە ئەوە یەکێکە لەوانەیە کە لە بازیان کە بە بەردەوامی ژینگەی ناوچەکە خسۆتە مەرکزیەوە هەتا کوسلێمانی و کەلار و ئەو شوێنانە ئەوەی تا خالی پیشانیدا بەشێکە لەو دووکەڵی چیمەتۆیەکە لە کەلار نیشتوەتە سەرەوە ئازار ئیفلیچی کردووە یعنی گەجاران ئێمە لە جووتارێ بپرسین بڵێن قزناقێکە نممان تۆ کردی بێ دە قزناق بەرهەمی بوو بێ ئێستا سێی هەیە ئێستا نابێ ئیفلیچە بێ ئەمە لەلایەکی تر مەسەڵەن سلێمانی پارێزگای سلێمانی دوو ناوچەی پیشەسازی گەورەی هەیە ئەبێ ئیشی لەسەکرێن ئێستا ئێمە بە پێ و ئامارەی کە لامانە وەکو کە بەو ژینگە پارێز ئێمە ئیشمان لەسەکەوە خەتەر ناکە یعنی کارساتی مرۆیی ڕوو ئەدا یعنی هیچ مەترسن لەو مەسەلە چونکە ئەیبینین لە چاوپەمان یعنی چەند ساڵێکی تردا بێ و شتە ئەبینین لایەن دوور نییە لەم شارەیە ئێمە هەستین بەیانی دەخەو بڵن 50 کەس بە یەکەوە مرۆ من لە تیڤەکانیش ئەمن بۆ ڕای گشتی ئەلان کردووە ئێمە ئێستا ڕۆژانە ئاماری نەخۆشخانەی هیوا پێمانەڵێ 15 هاوڵاتی بەڕەگەز کورد تووشی نەخۆشی سەرەتان و ئێمە چوونە لەگەڵ دوکتۆرە بەڕێزانەدان ١٠٩.٩ پیسبوونی ژینگەیە لە هەستێ ڕەگەزەکەمان پیس بووە مەسەلەن دەربەنی خانکە خاری خۆی لەو مەنتقەی خۆتانە گەزۆتان لێرێ مەسەلەن زۆر جارێ ئاوی ئەم شارەش و ئاوی دەربەنیخانیش ئەگۆڕێ مەسەلەن کەشوهەوا جاری وا هەیە ئەم دووکەڵ و بۆگەنە هەچی خەڵکە یعنی بێزاری کردووە وەرحاصڵە ما ئەگەر لە سلێمانیشدا بۆیە شتێکی تر کاتم دێتێت ئێمە لە هەولێری ژەماشدا لە هەولێری ژەماشدا ئێمە ئاماری ڕێکخراوی سەوزی نێودەوڵەتیمان لایە کە 50 پایتەختیان وەرگرتووە لەم 50 پایتەختەیە کە سمپۆڵی هەوایان وەرگرتووە یەک لەوانە پایتەختی هەرێمی کوردستان هەولێر هەواکەی پیس بووە جا بۆیە ئێمە کرێ زۆرمان کە بەدەستین زۆرمان خۆمان بە پرس دەزانین لەم وڵاتە ئەکرێ ئەگە خۆشمان بە تەندروستی خۆمان و ژینگەی خۆمان مناڵ دەزەم بێچیە مناڵەکەمان دەستمەکەمان تووشیەوە نەخۆش بێ سپاس بۆ زۆر سپاس کاک میرکۆ کاک محەممەد کەرۆن بەڵێ خۆی گەورە دەستخۆشیتان لێکەم بەڵام یەکێکە لە هەرە بابەتە جوانەکان کە بەشدار بوو لە تێگەڕای ژیانمان کە چمە دەستپێرەکان و دەستان خۆش بێ سەرکەوتوو بن باوەتەکە زۆر جوانە بەردەوام بن من ئەمێ ئاماژە بە مادی زەرنێخ بکەم کە لەناو لە وڵاتی چین هیچێکە لە وڵاتانەی کە زۆرترین بۆق ئەخورێ ئەمیژە بێتە هۆی لەناو مەرەزەی برنجە ئەگەر بێت و ئەم بۆقە دەربێت ئەو مادە کەڕۆی سەر برنجەکە ناخوا بەمە مادەی زەرنێخ بەرزە بێتەوە لە برنجە برنجی ژەگەر بتوێ لیبنی ئەبێتە هۆی ژەهرایی بوون کاتێک کە ئەبێتە هۆی ژەهرایی بوون ئەم کەسا ڕاستەوخۆ پەردەی مێشی گەرمە بێت کە گەرم بوو ئەوەی کە ئەیبینی خەڵکی دەیگوتان زۆر تووڕە متابعەتان یعنی خەڵک بەعام تۆڕەیە یەکێکە لەو مادانەی کە سەرچاوەی خۆراکشمانە برنجانی ئەویش ئەو هۆکارەیە کە هەم لە شریعەتی ئیسلامیشا هاتووە هەم لە پێی زانستیش نابێت بۆک نە بکوژێنە لا بنێرە ناو هەموو ئەو مەرزە و دیراوانەیە کە هەیە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم کە بۆتە هۆی تێکچوونی ژینگەی هەرێمی کوردستان بوونی ئەو سفرە سەفەریەیە کە هەیە یعنی سفرەی سەفەری
ئەو مادەی کە لەناو سفرەکەیە بە 100 ساڵ ئەنجە لەناو خاکە ئەتوێتەوە بە 100 ساڵ کاتەشە بێتە مایکرۆنایلۆن بەڵێ 100 ساڵ ئەنجە ئەتوێتەوە لەناو خاکە ئێمە ئەتوانین هۆشیارێکی ژینگەیتان ڕاگەیان شتێکی زۆر جوانە من پاڵپشتیتانەکەم بە هەموو جۆرێک کە بتوان ئەم سفرێ ناڵێن ڕابگیرێ ئەتوانین کەم بگرێتەوە وەزائیدەن هۆکارێکی تریشەیە من لە ناشنال جیۆگرافیک دانیشتم بە دیارەوە فریان نەکەوتم مەکنال لینکەکەم بۆ هێنان کە باسی ئاوی ژێرزەوی هەرێمی کوردستانەکە ناسا توێژنەی کرد لەسەر هەرێمی کوردستان لە ساڵ 54 ئاوی ژێرزەوی هەرێمی کوردستان بەکارهاتووە بە هۆکاری نایاسایی هەموو کۆڵانێ با بەو نەسەڵێن دەرهاتووە ئاوەکەی بڵێن بیر لێدراوە بۆ بەرپرسە بۆ کۆڵانە بۆ هەرچیەکە زائیدەن ئەمڕۆ سێری ئامارێک کرد لە هەولێر کە زۆر ترسناکە لە قوڵایی 502 مەتر بیر ئاوی لێهات 502 مەتر یعنی ئەمە یەکێکە لە هەر ئامارە ترسناکەکان لە هەرێمی کوردستان بۆیە من پرسیارەکەم ئەوەیە بکرێتە بابەتێکی ژینگەی بکرێتە بابەتێک لە زانکۆی سلێمانی دەستی لەسەر خوێندرێ لە بەشی زانستە مرۆڤایەتەکان و زائیدەن لە شەنگەهای هەتا تەمەنی 7 ساڵی هیچ بابەتێکی زانستی ناخوێندرێت تەنها بابەتی ئەخلاقی فەلسەفە و زائیدەن ئەتەکێتی قسەکردن و فەلسەفە و دۆستی ژینگە مناڵ ئەگەر توێ پەروەردەی بکەی نابێ یەکەم جار بەخێریکە ئەبێ یەکەم جار بکەی بە دۆستی ژینگە بۆ ئەوەی ژینگە بپارێزێ ئەگەر ئەمە بکرێتە بەرنامەی ئەو کارەتانەوە من بە هەموو جۆرە پاڵپشتیتانەکەم مادی بێ معنەوی بێ هۆڵ بێ سیمینەر بێ کۆنگرێ بێ من لە خزمەتانە بەردەوام من دەستان خۆش دەستان خۆش بێت بابەتی باش خرایە بوو لە دوو بەشەکەیدا من چەند خاڵێک بەسەری ئێڵێم و ئەو خاڵانەش ئەبێتەوە پرسیار بۆ ئێوە کە ئێوە ژەری خۆتان بدەن لەسەری بڕای من یەک لە سەرەتان بەڕێز باسی کارخانی مەسەلەی گۆڕانکاری ژینگەیە دیار دەجیاوازیەکان گۆڕانکاری کەشوهەوایە بڕوای من وایە دیار دەجیاوازەکانی ناو سروشت خۆی لە دیرینترین مێژووی مرۆڤایەتیوانێ هەتا ئێستا هیچێکە لە هۆکارەکان بەڵام وەکو بەڕێز باسی دێمە سەر خاڵی دووەمە کە ئەویان لە قودرەتی ئێمەمانان ڕەنگە لەم مەرحەلەیەوە بەتابەتیش لە قۆڕێکی وایە نەتوانین دانیشتن توێژینەوەی گەورە و وردی لەقی قسە لەسەرەوە بکەین کە دیار سروشتیە زۆر باوەکان ناو کۆمەلگای مرۆڤایەتیە لە بۆی زەویە چۆن کاریگەری هەوە لەسەرەوە کە خۆی تەبیعەتە بەشێکە لە تەبیعەت ناتوانین لێرە قسەی لێ بکەین بەڵام ئەوەی دوو هەمیان کە ناڵەسوخۆی بەڕێز باس لە مرۆڤە من پێم وایە مرۆڤ نییە من پێم وایە مرۆڤی تەماحکارە من پێم وایە تەبەقاتی تەماحکارە کە جۆرێک لە مۆدێلی حکومڕانیان لە دنیای هێناوەتە بەرهەم جەنگ دروستەکەن زۆرترین داهاتێنن بۆ وێرانکردنی خاک ئەمە ئێستای دنیا ڕوسیای سەرمایه‌داری لەگەڵ ئۆکرانیا لەگەڵ ناتۆ شەڕەکە دوو دەوڵەتی سەرمایه‌داری تش بێت چ کاریەکیان هێناوە توێشە ئەزانن 750,000 کەس لە ماوەی یەک ساڵە لە یەمەن تووشی نەخۆشی کولێراون لە کاتی جەنگەکە چەند ساڵە لەمەوە بێت جا بزانە بێ ژینگەکەیکی لێ هاتوێت ئەبێ ژینگەکەی بەرۆ جەنگ یەکێکە لە سیماکانی سیستەمی سەرمایه‌داری ئێستا ئەم مۆدێلە لە حکومڕانی لە دنیاە ئێستا مرۆڤایەتی لە جیهانێکی نەعادیلە ئەژی چۆن ژینگە کۆمەڵایەتی و سیاسیەکان تێگاوە ژینگە سروشتیەکەشیان پێش ئەم ژینگانە تێگاوە بە بۆمبی ئەتۆمی بە چەکەکانیان بە هەموو ئەمانەی کەیە ئەمە یەکێکە لە سەبەکان پێم وایە ئەبێ ئەوش وەڵام بنەوە ئایا ئەمە یەکێک نییە لە هۆکارە سەرەکیەکانی یعنی ئەم سیستەمیکە لە جیهانایە و هەرێمی کوردستان دێمە سەری هەندێک داتای باش لەسەر جیهان باسکە بەس لە کوردستان داتامان کەمە هۆکارەکەشی ئەوەیە کە لێرە مؤسسات نییە سەحافەی ئازاد نییە حتا خەڵکی بەتواناوە کادیمی لەم بوارانەش ناکات بەڵام من بە حکمی کارەکەم کۆمەڵەشتم دەستکەوتووە کەسێک تەلەفۆنی بۆ کردم وتی هاوڕێ تۆ لە تەلەفۆن زۆر باسی خراپی و ڕەوشی کارەکەی ژینگەی کار کە بە شەو کرێکار نابێشکا وتی وەرە بۆ بناری گۆیژە کە چوون بۆ بناری گۆیژە سەیرەکەم شۆفڵەکان بە شەو گردەکان ڕوخێن بۆی خەڵک نەبینێ لەوە تێگەیشتم جارەوە هیچ ئەرکێکی قورس بۆ کرێکار دروستەکە کاری شەو کارێکی قورسە سیرم کرد شاخەکەی وردە دووسێ شاخ جارێک دوو شاخەر نەماوە دیارەشە هیچ کۆمپانیایەکە ئەمە سنوبەرەکانی ڕێگەی تاسڵوجە ئەگەر ئەو هەڵمەتە گەورەیە نەکرایە وازح بوو کەچی بەسەرە هاو ئەم مۆدێلە لە حکومڕانی ئێستا سەرستان بۆ خاڵە ڕاکێشم ئەگەر تانەوێ کەمپین یا ئیش بکەن ئەبێ لەسەر ئاستی یاساش قسەکەن پەرلەمانی کوردستان بەر لە 4 مانگ لەمەوە پێش یاسایەکی خستووەتە ڕوو
خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە یاسای ڕێگەدان بە زەوی کشتتوکاڵی بۆ پیشەسازی ئەم پەرلەمانە ئەم حکوومەتە ئەوێ یاسایە دەرکات ڕێگا بعد زەوی کشتتوکاڵی تەمەلەسە بەبێ یاسا ئەکرێ لەبەروی هەمووانە زانین ئێستا لە کوردستان چەند زۆریش کراوە سیاست زاڵە بەسەر قانونە سیاست زاڵە بەسەر دو بەسەر حتا نەریتە لە ناو سیاستشە تەماحکاری کۆمپانیەکان بابەتی هەفتەی داهاتووم تایبەتە بەم خاڵە کە باز لەوە کەم هەرێمێک لە کۆمپانیا ئیتر لە کۆمپانەکە بۆ یەکێکی لە مەسەلانی کە ئاماژی پێدەم ئەو شێوازەیە زۆر سپاس هاوڕێ نەوزاد فەرموون سپاسی کەمپینی خاگەکەم و دەستخۆشی لە کاکاری شاهانەکەم بەرحاڵ باسێکی باشیان پێشکەش کرد بەڵام بەڕاستی ئەو بەشێک لایەنێکی باسی مۆزوعەکەیان کرد بەڵام ئەوەی کە ئەسڵ بوو نەچوونە سەری بەڕاستی ئەوەی کە مارکس دەڵێ ئەڵێ سەرمایهداری ڕەحم بە دوو شت ناکات نە بە ژینگە نە بە هێزی کار ئەمە واقعەتێکە کە بەڕاستی ئەوەی کە قسە لەسەر کرێکارێکە کاتێک کە ناتوانێت ژێوی ژیانی خۆی بکە ئەوە ناتوان لە ژینگە ئاور لە ژینگە بات وەکو پێویست لەبەرەوەی وەسی ئیمکاناتی مادەکەی ئەمەیە و من بەڕاستی بۆی زۆر کاتدانیان نەگرم بۆیە من داوا دەکەم لە کەمپینی خاک و ڕێکخراوە سەوزەکان بەڕاستی دەبێت دوو شت جیاوازە یەکێک لەوانەیە کە ئێمە ڕێکخراوێکی ئیسلاحی و چاکسازین ئەمانوێت لە ڕێی چاکسازی و ژینگە چاکەین یا ڕێکخراوێکی ڕادیکاڵین دەمانوێت واقعان ئەم لە بەرامبەری ئەم سیستەما بۆسینەوە هەر چۆن کرێکاران و خەڵکی زەحمەتکێش لە بەرامبەر ئەم نەعادلانە ئەوەستنەوە و یەکێک لەو شتانەی بەڕاستی کاتێک کە ژینگە پارێزێک دەیەوێت داوای مەتاڵەبە بکە وەکو کرێکارێک وایە دەیەکی ئایارە کۆمەڵە لایحە بە دەسەڵات یا ژنان لە ڕۆژی هەشتی ماسا لایحە بن بە دەسەڵات قسەکە لەسەر ئەمەیە ئێمە بەڕاستی دەبێت ئەم ڕێکخراوە سەوزانە ڕێکخراوێکی ڕادیکاڵ بن خۆیان لەگەڵ بزوتنەوەی سۆشوالیستی و بزوتنەوەی کرێکاریە هاوتەری بکەن بەڕاستی ئەمە تەنها ڕێگەیەکە دەتوانن ئاڵۆگۆڕ دروستکەن لەم وەزعەتە نەعەدەڵەتێکە بەسەر ژینگەی ژیانە هێنانە ئەو دیارە سەرمایهداری ئەوەی کە بینین تەمەحبازە دەیەوێت بە کەمترین سەرفیات سەرفکە و باشترین قازانج بکە هەر ئەمەش ئەوەی کە ژینگەی دنیای تێگاوە بوعدێکی جیهانی هەیە بەس ناوخۆی نییە و ئەوەی گەڕێتەوە بە سەبارەت بە کوردستانیشەوە بەڕاستیێرە ئەوەیە کە ئێمە ئەم ڕێکخراوە بێت واقعیان لە دژی ئەم دەسەڵاتانە بۆستنەوە و ڕادیکاڵ بن و قسە لەسەرەوە کەن یعنی من یەکشت بۆی نەمەوەخت خۆی من لە مناسبەتێکە گەنجێکم بینی وتی من ئێستا کاک نەوزاد من دەچمەوە بۆ حدودی ئێران من لەوێ حرس حدودم بە مەبلەغی پارە بەڵام تەحەدا دەکەم هیچ هەنگاوانێک لەم کوردستانە بەقی من هەنگاوان بێت و ئێستا لە حدودەکەی خۆم چەکدارم ئەم دەسەڵاتە چەکدار زۆر دەکات یعنی نایەت ژینگە باین دروستکە نایەت قسە لەسەر ئەمە بکات یعنی قسەکەم ئەینەکەم لەسەر ئەوەی بڕاستی وەڵا قسە زۆر هەبوو بەرحەڵ دیارە کاتەکەی نییە و من دەستخۆشتان لێ دەکەم زۆر سوپاس بۆ بەشداریتان کاکدارەوان فەرموون طبعا من ڕاستەوخۆشمە بابەتەکەەوە بۆ دەوڵەمەندکردنی بابەتەکەی باس کرد هەر ئەم ساڵ ئەگەر دقەتمانیا بێ بەفێکی زۆر باری بەڵام بەداخۆ یعنی ئەو ئامارەی کە من بیرم لێ کردو و کارم لەسەر کرد زۆر مەترسیدارتر بوو لە ساڵانی ڕابردوو لەبەرەوەی ئێمە سوود لە بەفرەکەمان نەبینی هەتا بگرە زیانیشمان پێگەیان چۆنی ساڵانی ڕابردوو خانەکان گڵ بوو بەڵام سیر دەکرد کاتێک کە بەفرەباری بۆنە بەفرەکەمان ماڵیە چۆ سەر خاکەکە و دواتر ئاوەکەی هەڵەبژی بەڵام ئێستا ئەم ساڵ من بینیم بەفرەکە بە ئاوی بەلوعا ئەیانتوانەوە ئاوی دوکان 80 سانتیم بەرز بووە کاتێک کە بەفرەباری باران باری بەڵام ئاوی دەربەنی خان لە هەمان کاتا 2 مەتر بەرز بوویەوە هۆکارێکی چی بوو هۆکاری ئەو ئاو بوو کە بەفری ڕۆمانیا ئەمەیە دووهەمین ئێمە لەناو سێ زۆنە ئاژین زۆنی یەکەم کۆمەڵگایە زۆنی دووهەم حکومەتە زۆنی سێەم قەوما عشایرەکەی کە بەزاڵ بەسەر هەر هەموو شتەکانە ئەمەش بەڕاستی زۆر زۆر مەترسیی گەورەیە و من لەم هەفتەیە تووشی گەورەترین کێشە بووم بەوەی چیەوە بۆی کە سەردانی شوێنێکم کرد بەڵام لە هەمان کاتا کۆمەڵێک لەتی زۆر بڕابووە بۆ عام کرابوو وێنم کرد و دامەزان لە سۆشیال میدیایە کە دامەزان خەی و بتاکێتەوە بەڵام چۆن بڵێن خەڵکی دادێکە هەمویان پێیان زانین و هەڕەشەی کوشتن کراوتە سەرم ناچات وازم لێیەنە بۆهۆی چیەوە بەهۆی ئەوەی کە خۆمژیان پارێزراوە بوو لەلایەن ئاسایشەوە بەڵام بەهۆی حکومە عەشایرێکی کە زاڵە سەرەویشە ژیانم ئەکرێتە مەترسیەوە ناچار وازێنم بێتەوە بۆیە ئەگەر بتوانین ئێمە کار لەسەر ئەوە بکەین گرنگی بە خەڵکی ناوچەی دیەکان بین چواردۆری دیەکان بۆ وایان لێ بکەین
پیشەیان بۆ دروستکەین کارت نەکەن لەسەر ئەوەی کە بۆم بژێوی ژیانیان لەسەر داهاتی بەڕێنەوەی درەختێک بێت ئەمە لێرەوە ئەکات کە ئەو کەسە کە ئیشی هەبێت زیاتر گرنگی بە ئەوە نییە بچێت درەختەکان ژنگێکی باشترمانە بێت وە دەستان خۆش بێت کاکدارەوان دەستەکانە خۆش بێ کاک سەرخێڵ دەستان خۆش بێ سوپاس میشکە بە کورتی تەنها بێت چەند تێڕوانینێک لە ڕاستی من بۆ 2 ساڵەکان و 6 ساڵی هەرێمی کوردستان کە دەبات 2 تێڕوانی ڕاستکردنەوە ئەمیان ئەوەیە ئێمە نەگەیشتوینەتە وشکە ساڵی تاوە ئەمە لە قومی پسپۆڕێکە لە ئاو چالاکوانی ژینگەیشتین نەگەیشتوێتە وشکە ساڵی تاوە وشکە ساڵی نیمچەیە لە ئێستا بەپێی SPI یان پلەیەکە ینی پلەیەکی ڕووکەشە بەتایبەت لە گەرمیان بەنسبەت کشت و کاڵێکەوە بەڵێ وشکە ساڵیە بەڵام وەکو لایەنە جیۆلۆجی و مەناخی و لایەنەکانی تر بە شێوازێکی علمی وشکە ساڵی نیمچەیە بۆیە ئێمە ئێستا ئەگەر بەم نیمچەیە لە مەترسیابین ئەگەر بچینە پێریۆدێکی دوور و درێژ و وشکە ساڵی تاوە ئەو کاتە چ مەترسێکمان لەسەر دروستەبی ئێمە بێ هەڵوێسەر لەسەرەوە خاڵە بکەین خاڵێکی تر سەرچاوەکانمان تەواو بیز نەبوون بەڕاستی سەرچاوەکانمان بەتایبەتی ئاوی ژێرزەوی زۆر پاکن شیاون بۆ خواردنەوە ئەمە بە شێوەیەکی گشتی باسەکەین ئەمما لەوانەیە لە هەندێک ناوچە مثلەن ماوادی ئاژەڵی لەو ناوچە پڕدراوە تەنیش بیرێک و سەحبەگری ئاوەکە نسبەیەک زیادی کردووە ئەویان شتێکی ترە بەڵام سەرچاوەکانمان سەر زەوی و ژێر زەوی بە شێوازێکی گشتی پاکە و تێڕوانینێکی ترم ئێمە ئەبێ هەنگاوەکانمان جەماعی بێت واتە کۆمن ئەکشن بێت لەبەر ئەوەی ئێمە یەکەم عاملی خارجیمان هەیە عاملی داخلیمان هەیە ئەوەی هاوڕە عوسمانی باسی کرد بەڕاستی ئێمە هەندێک فاکت هەیە لەدەست ئێمەیان نییە بەتایبەتی خۆکارە خارجیەکان نێو دەوڵەتەکان بۆ بەڵێن کلایمێت ئەکشن ئێمە ناتوانین ڕاستەوخۆ بچینە ناوێەوە بەڵام لەسەر ئاستی کوردستان و میدڵ ئیست ئێمە ئەتوانین کاری تەواو بکەین کاری لەسەرجەمعی بکەین هەنگاوی باش بدەین بۆ ئەوەی ئەم نیمچە پیس بوون و نیمچە وشکە ساڵی و ژینگەی کە هەمانە ئێمە بتوانین لە ئاستی ستانداردی ئەو وڵاتانی کە بە ناو پێشکەوتن بەڵام نەیانتوانێت کاریگەری ژینگەییان لەسەر وڵاتانی دەوروبەری بێت ئێمە لەسەر میدڵ ئیستەمان بێت و سوپاس دەستی هەمدا خۆش ڕاستی من یعنی ڕەخمی کۆمەڵە باڵێن مؤشری خراپیشان دەبێت بەس لە ڕاستیە لە باندۆخی ئەمڕۆی کوردستانی و لە ئاستی دنیاشە هەنگاو بە هەنگاو هەست بە دروستبوونی حرەکەیەکی جەماوەری بزافێکی کۆمەڵایەتی لەناو گەنجان ژنان پیاوان دەکەی لە ڕاستیە بۆ ڕوبەڕووبوونەوەی پیسبوون و تێکچوونی ژینگە پێ وایە ئەمە خاڵێکی گرینگە هێزێکی ئەم بزافە دەبێتە هێزێک بۆ گۆڕانکاری سیاسی کۆمەڵایەتی خاڵی دووەم لە ڕاستیە بابەتی پیسبوونی ژینگە ڕەخمی ئەو خاڵی جاگانی کە برادران و لە بەشداربان باسییان کرد زورێکی فکری فەلسەفی هەیە لە 1844ەوە ئەگەر بگەڕێنەوە بۆ مەخطوطاتی اقتصادی و فەلسەفی مارکس باز لە اختراع لە عەنم تەبیعەتەکە لە ڕاستیە نابوونی ئینسان لە سروشتە یەکێکە لەو بنەمایانی کە نزیکەی پێش 200 ساڵ لە ناو بیرمەندانی جۆراوجۆر بە شکلی جۆراوجۆر باسکەوە ڕاستیە جەوارەکەی چییە؟ جەوارەکەی ئەوەیە کە تەبیعەتی سیستەمی سەرمایەداری تەبیعەتێکە شوناسەکەی بە نەتیجە پێویستی بە بنەماکانی بەرهەمهێنانی بۆ پێویستی خەڵک نییە لە ڕاستی و پێویستی ناپێویست دەگۆڕێ بۆ پێویست باز لە سفرەی سەفەری کرا بنەمای دابینکردنی سفرەی سەفەری بۆ ئەوە نییە خەڵک بە ئاسانی دەستی بکەوێ و نانی تیا بخە و پاک و پاقش بێ بۆ ئەوێ زۆرترین سفرەی دائیم نەمینێ بۆی زۆرترین ئینسان بکاتە کائینێکی بەکاربەر و مستەهلک لە تەلەڤیزۆنەوە لە هەموو ئامێرەکانەوە بگرا لە ماوەیەکی کاتی ئیشەکە دوای ئەوە بیگۆڕێت تەنها لە وڵاتی خۆمان هەیە بۆ وڵاتێکی سەرمایه‌داری وەک کەنەدا شتیوانی بەڕاستی اینجا ئەمە بۆ وڵاتانی جیهانی سێ ئەوە پێدەوترێت وڵاتانی تازە پێگەیشتوو لە ڕاستیە ئێستا ئەمە زۆر لە ئاسە جیهانیەکەی ئەوەی کە زۆرترین ژینگە پیس دەکا بریتە لە شەڕ وەکۆی هاوڕە باسی کرد وەروە بریتە لە کۆمپانیا گەورەکان کە هەموو زەوی و هەموو شوێنەکان بە کەمترین تێچوو بەرهەم دێنن بۆ من پێم ئەم حرەکەیە ئەگەر ئەمڕۆ باز لە زووری فکری فەلسەفیش نەکە بەڵام بەمانەی ئەوە نییە کارەکانی لە ڕاستیە گرنگ نەبێت من پێم وایە هەنگاو بە هەنگاو دەڕوا بۆ ئەم ئاستەوە کاریگەریە بێ بۆیە لە قسەکردن لەسەر سفرەی سەفەریەوە بۆ هەموو بابەتەکانی تر کە ڕۆژانە ئێمە لەم سیەکەی من پێم وایە خەڵی دەستان خۆش بێ زۆر سوپاس کاک یاسین بفەرمون
زۆر سوپاس بۆ هاوڕانە بە تایبەتی کاک خالید کە من ئاگاداری جوودە فەرهادیەکەیم بەڕاستی کە لەم پێناوەیەوە ئەو کتێبە نایابانەشی کە منسافێکی خوێنەوە لەسەر مەسەلەی ئەوانە زۆر جێگای تەقریبن بەڕاستی بە ئومێدم کە نمونەی خۆی زۆر بێەوە هەوڵدات کە ئیشی ئەنی بە تایبەتی لە پێگەاندنی کۆمەڵێک خەڵکی وەکو خۆی کە توێژەر بن و بە خەمی ئەم پرسەوە بن زۆر گرنگە ئەو هاوڕێ بەڕاستیەکەم جارە ببین و ئاگام لە کەمپینەکەشیانە بە ئومێدم کە ئیشی ئەوانیش گەورە بێت پێم وابێ هەر قسەکردێک لەسەر پرسی ژینگە ئەوەی کە ئێمە ڕوبەڕووی بینەوە لە مەترسە ژینگەکان بە بێگەڕانەوە بۆ چیرۆکی مۆدێرنەتی هەموو قسەیەوە کەشی دەرەچێت ئەبێ بگەڕێنەوە بۆ دیکارت و بگەڕێنەوە بۆ فەلسەفەی پۆزیتیڤیزم ئەوەی کە ئینسان سەرداری زەویە سەرداری گەردوونە هەر شتێکی بێ ئەتوانێت بیکات دیکارت لە شوێنە کاوتی تەنانەت خوش ئەگەر نێتە ژێر نەشتەرەکەمەوە و توێکاری بۆ نەکەم باوەڕی پێ ناکەم لەوێەوە فەلسەفەیەک سەری هەڵا بەوەی کە ئینسان ئەتوانێت هەموو شتێک بێنێتە ژێر نەشتەر و مامەڵەی تیمساحێک لەگەڵ مارێک لەگەڵ هەر شتێک بە هەمان مێتۆدکرا ئینسان برا سەر و کائینەکانی دیکەوە ئەم ڕێگی ینی ڕێگیش دینیشی هەیە بە تایبەتی لە دینە ئیبراهیمیەکانە خوێندنەوەی لەم بابەتە ئەکرێت چەند من خۆماگاداری دینە ئیبراهیمەکانە پێم وایە ئەکرێت بە تایبەتی لە قورئانە کرێ خوێندنەوەی زدی ئەمە بکرێت بە تایبەتی کە لە قورئان ئاماژە بۆ هەیە کە ئێوەش بەشێک لەو ئیکۆسیستمی کە هەیە بەشێک لەو حیوانات و لەو ئاژەڵەی کە لەسەر زەویە بۆیە بە بێگەڕانەوە بۆ ئەم ڕەخنەکردنی ئەم فەلسەفەیە ممکن یەک بتوانین قسەی زۆر بەهادار لەسەر مەسەلەی بە تایبەتیشی تێکدانی ژینگە و کەش و ئەو گۆڕانە کەشوەوەی کە بەهۆی چالاکیەکانی مرۆڤەوە سەری هەڵداوە بۆ ئێمەی کورد مەسەلەی ژینگە و مەسەلەی ئاو بە تایبەتی مەسەلەیەکی تەنیا ژینگەیی نییە مەسەلەیەکی سیاسیە پیاوێکێ بە ناوی ئەرلینگ ڤۆڵکڤۆر کە سیاسەتکارێکی نەویجە مامۆستای هەناسێ کتێبێکی هەیە لەسەر کورد باز لەوە کە چۆن لە باکووری کوردستان مەسەلەی ئەو بۆ جینۆساید بەکارهێنرێ واز هەمومان ئاگاداری ڕوبەڕووبوونەی ئەم مەسەلە بۆ ئێمە ڕوبەڕوو یعنی کێشەیەکی پێکەوەیە بێ کورد لەسەر ئەم مەسەلەیە ڕێکبی بە تایبەتی و دابژبوونی کە ئێستا هەیە و بە تایبەتیش لە نێوان پارتی و پەکەکە زۆر زیان بەم مەسەلەیە ئەگەێنێ بۆ ئێمە بێ ئاگادارمی لەمە هاوبەندێک دروستکەی مەسەلە قەومیەکە بخێنە سەر و مەسەلەکانی دیکەوە بە تایبەتی سووریا تۆزێ ئەم شەڕە لی تێگاجینە حسابی خۆی کرد وەس ئێمە وەکو کورد ئەوەی کە تورکیا لە پرۆسێسی گاپیا و پرۆژەی بەنداوەکانە کە بەگام ناسراوە ئەی کە ئێمە زۆر زیانی لێکەین لە مەسەلەی یەک مەسەلەی تر هەیە بە سەبارەت بەرخۆری ئەریک ئەبێ نەقدکردن لە مۆدێرنەتی ببەستینەوە بە نەقدکردنی لە یەکێک لە دەرەنجامەکانی مۆدێرنەتی کە بەرخۆریە ڤاکلاف باس لەوە کە مەسەلەی گەشەپێدانی ئابووری لەگەڵ تێکدانی ژینیا ڕاستەوانە دێتەوە حتا ئێمە گەشەپێدانی ئابووری زیاد بکەین تێکدانی ژینگە زیاتر بێت ئەو باس لەوە کاڵێ ئەو وڵاتانەی هەژارن ئەبێ وازیان لێبێنی گەشەپێدانی خوان بکەن بەس وڵاتە زۆر گەشە سندەکانە بێ وردەوردە گەشە سندن خاو بکەنەوە منطقیتیانی هاوڵاتێکی دانیمارکی لە ساڵەکە 6 سەفەرەکە بێ 6 سەفەرکە بێ کە دیکاتەوە چکە هەموو خۆتە زانانی هەموو سەفەرکردنێک هەموو تارێکەوە چی کاربن فرایاتە زەپۆشەوە بۆ ئەوانەوە وێرانیەکە هەر ئەڤۆکادۆکە دوێنێ سێری کۆمنتەریکەم کرد لەسەر شەڕی ئەڤۆکادۆ سوەر باز لە شەڕی ئەڤۆکادۆکە هەر ئەڤۆکادۆک منوتۆی خۆی بۆ نمونە ئەو ئەڤۆکادۆی کە لێرە ئێمە سەرفیەکەی منطقێکی گەورە لە چیلی کە ناوی پیتۆرکایە بێ ئاوەکە خەڵکانێکن ئاویان لێ بیخۆنەوە بۆ لەبەری دوو ڕووباریان هەیە ڕووبارەکان بەکارهێنرێ بۆ دارستانی ئەڤۆکادۆکە بۆی منوتۆ بیخۆی بە هەمان شێوە لە کۆمپانیەکانی کۆکاکۆلا کە لە هەندستان خەریکی بەرهێنانی و چەندەها کیلۆ ئەڤۆکادۆ کە تۆی کڕی سێڕۆبعێکی فڕێی لەولا لەسەر خەڵکی ترەکەوێت ئاخیر تێبینی کە ئێڵێم مەسەلەی هەرێمی کوردستان و سیاسەتی ئاوە ئێمە وەک هەرێمی کوردستان لە سیاسەتی ئاوە یاریکەرێکی بچووکی ناڵم بەتوانانی بەشی خۆمان توانامان هەیە بەڵام بۆ ڕوبەڕووبوونەوەی زەبەلاحێکی وەکو تورکیا وەکو ئێران ئێمە پێویستمان بە ناوەندێکە کە عێراقە پێویست هەمومان لەگەڵ ئەوانی کە سربەخۆ بین دەوڵەتمانەوە یعنی هەموو هیچ کوردێک نییە باوەڕ ناکەین بەس مەسەلەکە لەسەر تاکتیکە ئێمە عێراقمان زۆر داوەشاندووە یعنی ئێمە یەکێکی لەوانی کە ڕۆڵمان هەیە لەوەی کە عێراق زیاتری وێراکەین قەناعەتم وایە بێ تۆزێ سەقل بجێڕینەوە بۆ ناوەند بە ڕەچاوکردی دەستوری عێراق کە ڕێگەی یاوە بە فیدراڵی بۆ ئەوی لە شەڕی ئاوە تۆزێ سەقلمان هەبێ بۆی قەناعەتم وایە ئەبێ لەو بوارە تۆزێ عەقڵانە دەست خۆش بێ کاک یاسین کاک هێمن فەرموو دەستان خۆشە بۆ بەرنامەکە ڕاستی پرسیارمەیە پرسیارێکم بۆ دکتۆرە و پرسیارێکیان بۆ کاکخالید پرسیارەکەم بۆ دکتۆرە ئەوەیە باسی لایەنێکی نەکرد ئەویش بەکارهێنانی لە ڕادە بەدەر سامانە سروشتەکان وەکو زیاد دەرهێنانی نەوت یاخود بڕینەوەی شاخەکان بۆ دروستکردنی ئاسن و پلاستیک بۆچی باسی ئەو بابەتستان نەکرد
و ئایا کاریگەری و بابەتە چییە بۆ کاک خالید پرسیارەکەم ئەوەیە ئەو زبڵ و خاشاکەی کە لەو دەشتە هەمووی ئەکرێتە ژێر زەویەوە بۆچی باسی ئەوانەکە ئەی کاریگەری ئەوە چی زۆر سوپاس کاکێ من بۆ پرسیارەکانە ناسک خان فەرمون لە ڕاستیە وتەیەکی زۆر بەناوبانگە ڕۆبەرت ویلسنە کە ئەڵێت گەورەترین خەتەر لەسەرم هەسارەیە ئەوەیە کە ئێمە وا بیر بکەینەوە کە یەکێکی تر ئەم هەسارەیەمان بۆ ڕزگارەکە لەبەر ئەوە شتێکی تریش هەیە کە خالید کە ئەڵێ think globally and act locally واتە گەردونیانە بیر بکەرەوە بەڵام کردارانە لە ناوچەیانە بیکە ئەوەی کە جەنابتان باستان کرد بەڕاستی وەکو وایە ئێمە وەکو کورد لەم شوێنەیە کە ئەژین خەڵکانێکی زۆر بێدەسەڵات بین نەتوانین هیچ بکەین بڕۆرە 360 شاری جوان ئاوا بخولێرەوە بە دەوری ئەم شارەیە حەقە سلێمانی ناو بنێن شارە کۆنکرێتێکە یعنی ئێمە ئەتوانین بەلایەنی کەمەوە ژینگەی سلێمانی تۆزە ساوسکەین کە نەمان کردووە بەلایەنی کەمەوە ئێمە ئەتوانین سیستمێکی ریسایکلینمان هەبێ کە نەمان کردووە بەلایەنی کەمەوە ئێمە ئەتوانین تانجەرۆ پاکەینەوە کە نەمان کردووە و هەمووشی شتێکی زۆر کەمی تێ ئەچێ باوەڕتان بێ نەبوونی ئەم ئیرادەیە وای کردووە کە ئێمە بە بەردەوامی ئەوەی کاکە یاسین وتی بەشێکی زۆری ئەو شتانی هاوڕێیان وتیان ئەمە لەسەر ئاستی فکری و فەلسەفی و سیاسی قسەی زۆر هەڵەگرێ بەڵام ئایا ئێمە چی بکەین بەڕێستان باسی ئەو کەمپینەکان کرد مەسەڵەن کاتێک تۆ کە ئەبی بەبەشێ لە کەمپینێک بۆچی ئەبێ کابرا لە بەڵیتانیاوە بێت بگەڕێ دێرەیە بۆ ئێوە گروپێکتان کە ئەڵێن ڕێکخراوی ژینگەیمان زۆرە بۆ ئێمە لە کوردستانە ناتوانین گروپێک دروستکەین تەکنیلی ئەوان بین بۆ لە ئەفریقایە ناتوانین گروپێک دروستکەین ناسک خان زۆر سپاس کاک ئالان زۆر بە کورتی وڵی دوسی خاڵە ویستم باسی کەم دوانیان کاکی دەستخۆشی لێوەکەم تەنیا لەسەر گواستنەوەی نەوتیش پرسیارێکەوە باسی گواستنەوەی نەوتەکەی کێشەیەکی زۆرمان هەیە لە کاتی ڕووداوەکانە سیرەکەی هەموو ئەوانە ئەبێتەوە دووبارە بێتە کێشە بۆ ئاو بۆ دار بۆ ژینگە و بەرهەمە نەوتیەکان ئەو هەموو هەر دەرهێنانی نەوت لەسەر قسەی شاگوڵخان ئەبێتە هۆی کەمبوونی مادە ئۆرگانیکیەکان لە زەویە و دوای ئەوە هێواشەوە چەند ساڵێکە ڕات یاخود توانین بڵێ چەند ساڵێکە ڕوا ئەبێتە هۆی کەمبوونەوەی بۆ نەدرەختێک پێویستی بە مادێکی ئۆرگانیکیە لە زەویەکەیە هەرچەنە ئاویشی بەی هەرچەنە ئەو خاکە ئەمرێ کە ئەمە شەبێ سنووردار بکرێت لەلایەن حکوومەتەوە شاڵە نەوتیەک بۆ نمونە گرنگە لە ئێستاە و کامەی هەڵبگیرێ بۆ چەند ساڵێکی ئایندا پێم وابێ کامەران خۆشنا و کەسێک لەو تێژینەوەیکی زۆر گەورەی کرد لە کەنەدا هاتەوە هەر لە ڕۆمانێکا تازە کوڕێکی گەنج هەر لە بواری کیمیان نووسیوێتی باس لەوە کاکە حکوومەت تەنانەت دەستی هەبوو و بەرپرسیاریشە لەسەرەوەی کە بە تەواوەتی قسەی ئەو کابرا ئەو توێژینەوەی کە ئەو کردوویەتی گویانێ ئەبێتەوە ئێستا ئەو کێشانەی کە ڕوبەڕووی ئەبێتەوە بەشێکی لە دەرهێنانی نەوتە هەر خاڵەمە هەیە و خاڵەکانی تر هەمووی باس کرا دەستا دەست خۆش بێ ئێمە لەبەرەوەی پانێڵێکی کەمان ماوە و بەجددی کاتی ئەو پانێڵە و بە ڕێزانی کەمان زۆر خوارد دکتۆر ڕێزان زۆر بە کورتینی خولەکە هەیە بفەرمونون زۆر سپاس داکەم سپاسی هەموو ئامادەوانەکەم بە تایبەتیش بە ڕێزان شەشاگۆڵ لەگەڵ کاخالیت کەوکو و ڕاگەیانکار جملێ بوون ڕۆژنامەنووس بەڕاستی ئەوە زۆر جێ خۆشحاڵیە کە ڕۆژنامەنووسی تایبەت بە ژینگەمان هەبێ من زۆر بەڕاستی دەستخۆشی لە یەکەم لێرەوە ببوورم من خۆم لە ناسان لەبەرەوەی بەڕێستان زۆربەتان وابزانم ئاشنایمان هەیە بێتری من دکتۆرە ڕێزان بسپۆڕیم لە ژینگە و پیسبوون دکتۆرام هەیە لە زانکۆی سلێمانی طبعا ئێمە پێشتر کە باسی ژینگەمە کردووە من ماستەرم لە ژینگەیە وەختە ئێشتا ماستەرمانە بوو زۆر کەسێ و ژینگە چییە نێزانی بەڵام ئێستا بەڕاستی جێی خۆشحاڵیە و فەقر و شانازیەکە ئەم هەموو کۆڕۆکۆبوونەوەی ئەکرێ و بەداخیشەوە کە ئێمە وەزارەتی ژینگەمانە بوو دوای بوو بە دەستەی ژینگە هەرچەند دەستە لە عالەمە زۆر گرنگە بەڵام بەداخەوە لێرە وەبزان بۆ شێوەیە نییە من دەستخۆشیتان زۆر لێکم و زۆر سەرکەوتوو بن ئینشەڵڵا بەڵام یەک دوو ملاحەزەی بچووکم هەبوو کە من هاتم ببوورە بەڕێزیان بە خزمەتە نەگەیشتم بەس باسی مایکرۆپلاستیکی کرد کە چۆن پێپەری لەسەر بکرێ ئێمە وەکو ئاکادمیان بەڕاستی ئیژەکەین بەس ئەوەی لە دەسەڵاتی من مامۆستا سەرخێ و دکتۆرە بەو شێوەیە ئێمە ئیشەکان ئەکەین وەکو زانستی بەڵام ئێمە لایەن تەنفیزی نین لەبەرەوە ڕێکخراوەکانی عنی بەڕاستی نابێ مگلەیەکیشم هەیە لیان کە بەس تەنیا
لە بۆنەکانە ژینگەمان بیرەکەوێتەوە ڕاگەیاندکارەکان بەس لە بۆنەکانە ژینگەیان بیرەکەوێت کە ئەبێ ئەمە بەردەوام بێت. زۆر سپاس دواتر ئەو گفتوگۆیە جانبیانە بکرێت. زۆر سپاس. شاگوڵخان لە جەنابتەوە دەست پێکەم یەکی سێ خولەکتان هەیە بۆ ئەوەی کە هەموو پرسیارەکان بەڵێ بعدتان سێ خولەک یەکی سێ خولەک چونکە لە کاتی پانێڵەکەی کەمان زۆر برد بەدەست دەسوور ناڕۆم بەڵام پرسیارەکانم نووسیوە پرسیار مەخوێنەوە سەر وەڵامەکە ئەو یاسایی کە ئەو بەڕێزە باسی کرد کە لە پەرلەمانی کوردستان کە قەرارە کە زەوی کشت و کاڵی بکرێ بە زەوی شتەجێبوون و پیشەسازی حەزەکەم ئەو یاسایان پێ بڵێ لە دوایە معلوماتی لێ وەرەگرم دەرنەچۆ بەس ئیشی لەسەرەکە ڕۆژە یاسایی ئەو جەمەجەک نەگەر یارمەتیمان بن بەڕێزیان پرسیارێکی کە نازان بۆ من بیاڕۆمە بۆ خالیت بوو لەسەر ئەوەی کە مرۆڤ هەموو شتێکە یعنی فەلسەفەی کە باسی کرد دەتوانیت تۆجار بەس حەزم کردەوە بڵم کە مرۆڤ خۆی سەرچاوی کێشەکانە خۆشێتوانێت چارەسەری بکات یعنی چکە خۆی یەکێکە لە نەگێکێکە گەورەترین کاریگەری هەیە لەسەر ژینگە. پرسیارێکی تر ئەوە بوو کە سەرمایه‌داری گەورەترین کێشەیە کە ژینگەی وێران کردو و جەنگ سەرچاوی کێشەکانە. ئەم حملەی ئێمە ڕاستیەکەی نامانەوێت ئاماژە بۆ هیچ لایەنێک بین، نامانەوێت تەعەن لە هیچ کۆمپانیایەک بین. حملەکەی ئێمە کەمپەینی هۆشیارکردنەوەیە. لەم ئێستاە ئێمە کەمپەینەکەم لەو قۆناغەیە تەنها خستنە ڕووی کێشەکانە کە هەمومانی زانین. ڕاستیەکەی بۆی نەچوومە ناو باسیەوەی کێشە ژینگەکانی کوردستان چین بۆ چی پێویستە بکرێت، هەمومان لە بەرمانە، هەمومان هەر تاکێ ئێمە بگریت بەرنامە زۆر کراوە. ئێستا بچمە بسەر کەناڵێک قسە بکەم ئەڵێ نەبڕایەوە ئەم مۆزوع هەمومانی زانین، کێشەی ئاومان هەیە، کێشەی خاکمان هەیە، کێشەی هەوامان هەیە. بەڵام ئەوەی کە ئێستا مهمە بەلای ئێمەوە لە هەموو ئەو بوارانی تیشانە کێشە ژینگەکان تەوعیەکردن کلیلە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. حملەکەی ئێستای ئێمە کە ئیشیتیان کرد کەمپەینی خاک و پارێزە بۆ هۆشیارکردنەوەی لەو کێشانەی کە هەیە کە هەمووی هایلایت بکرێت، هەمووی بخرێتە بەرچاو و لە قۆناغی دووەمە کە لە کوردستان ئەو کێشانی کە هەیە لە ڕووی خاکەوە چی بۆ بکرێت. گرنگی کەمپەینەکە ئەوەیە بەستنەوەی کوردستان و عێراق با کەمپەینی سەرکردنەوە کە ئەتوانین ئێمە بە دەنگێکی بەرزە و کاتە داوای داتا و زانیاری بکەین، بەحث بکرێ، بەحثی زیاتر بکرێ و لە عینی کاتە گرانتی باشیش وەربیرێ بۆ چارەسەرکردنی زۆر سپاس زۆر بە سەریع بەڵامی پرسیاری ئەو کارێمەیە ئەو بێ سلایدەکەم حاضر گفتی باسی بەکارهێنانی سەرچاوە سروشتیەکانە نەکرد، بەڵام زۆر بە سەریعی پێیا ڕۆشتم فریانە کەوتی لەوانێ بیبینیت ئەو خاڵی کە باسم کرد کە لەوەتم لە ناوچوونی خاک بە بەکارهێنانی سەرچاوە سروشتەکان بە شێوەیە کە ئەشێوێنرێت توانای گلدانەوەی ئەو لە خاکە کەمێت و کارساتی سروشتی لە ئەکەوێتەوە کێچێک لەوانە لافاوە کە ئێمە هەموو بەرکەوتنە لەگەڵ ئێستا. زۆر سپاس فەرمووکە خالیت. زۆر سپاس. بەگشتی من لە ئیشەکانی خۆمان زۆر باسی ئەوم کرد زۆر کە زەرورە ژینگە ببێتە بەرگەیەک لەناو سیستەمی پەروەردە و فێرکردنە ئەمە یەک و هەروەها بەردەوامیش ئێڵێ و دووبارەی ئەەکەمەوە ئەگەر یاسایەک هەبێت کە یاسایەکی کارا بۆ ژینگە هەبێت ساڵێک 2 ساڵ 3 ساڵ یاسا ئەبێ بە ئەخلاقی گشتی کە بوو بە ئەخلاقی گشتیش ئەو کاتە بێت بەشێک لە کولتوری کرد. بەڵێ کاک هاورە عوسمان گۆڕانکاری ناو سیستەمی سروشتی خۆی هەیە، بەڵام ئەم گۆڕانکاریانە کە ڕوویان داوە دەرەنجامێکی ڕاستەوخۆی چالاکی مرۆیین بە تایبەتی من هیچ خلافم نییە، بەڵێ سیستەمی سەرمایه‌داری بەرپرسی یەکەمی ئەوەیە کە ڕوئەیە و من هەڵبەتە لێرە مەجاالەوەم نەبوو بچمە ناو کوردەکارەکانەوە لەسەر لە بەشی یەکەمی کتێبمان کە بەناوی لەدایکبوونی نەخۆشی بە زمانی عەرەبی بڵاو بۆتەوە باسی ئەوم کردووە کۆلۆنیالیزم، دەستپێکردنی کۆلۆنیالیزم، جێهێشتنی ئەوروپا و گەیشتن بە باکووری ئەمریکا و بە ئەمریکای جنوبی و هەروەها بە ئاسیا و بە ئەفریقا ئەمە خۆی لە خۆیان تێکدانی هەنگاوی یەکەمی تێکدانی سیستەمی ژینگەی بوو، ئایکۆلۆژی بوو. ئەمانە باس کراوە بەڵام مەجاڵی ئەوە نەبوو بە تەواوەتی بچمە ناو ئەو بابەتەوە. وەڵامی شتەکان لێ تێپشوو بە نسبەتی ئەو یاسایەوە ئەو پرۆژە یاساوە منیش ئەمەوێ ئەو پرۆژە یاسایە ببینم و ئامادەم لەگەڵ لە سەریان دروستم. دکتۆرە ڕێزان ڕاستە کەس پرسێ، بەڵام من لەگەڵ ئەویان ئەمڕۆ بەحسێکی زۆر ئەکادیمی بڵاوە بێتەوە لە ناو زانکۆکانە، بەڵام ئەوە کاری ڕۆژنامە نووسانە
کە بەحسێک ئەبێتەوە بڵاو ئەبێتەوە من بیکەمە بابەتێکی ڕۆژنامەوانی لە زمانێکی سادە بۆ خەڵکی بڵاو بکەمەوە بۆی خەڵک تێبگا ئێمە تا ئێستا خەمە نەبێت تەنها لە کوردستانە نییە من زۆربەی زۆری ئیشەکانم لە ناو باشوور ڕۆژڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقایە لە جەزائیرەوە تا عێراق ڕۆژنامەنووسی ژینگەیمان نییە بەداخەوە لەم مرۆڤ بەڵێ کاکیاسین ئەو مەسەلەی سەروەری مرۆڤ دەڵێن بڵێن یەکەم ڕەوتی فەلسەفی فکری لە مێژووی فکر و فەلسەفەیە ئەوە برایانی سەفا بوون لە نامەکانی برایانی سەفایە تەصنیفیان کردووە ئەڵێن وجود بەم شێوەیە تەنانەت پێش داروینیش کەوتون لەو فکرەیە ئەڵێن بە معدن دەست پێ ئەکات بە کانزا دەست ئەڵێن کانزا ئاژەڵ بگور کانزا بە بگورە بیدایەتی ڕۆکەوە ئەڵێ کانزا ڕووەک ئاژەڵ مرۆڤ مرۆڤیان خستۆتە ئەخیرەوە ئەمە هەبووە بەڵام ئەوە لاوازی کللتوری ژینگەییە کە ئاوەڕ نەدراوەتەوە لەم شتە کاکێ من ڕاستە زبڵ و خاشاک ئەمڕۆ لە سایەکی گازە گەرمکەرەوەکان لە کەشە لە زبڵ و خاشاکەوە دەرەچن بۆیە ئەبێ ئەمەش ڕژەیەکی زۆرە معالجە بکرێت مەسەلەی ئاماری تەوەسکن لە وەزارەتی شارەوانی وەزارەتی ئەوقاف کۆبوونی چەند بەسەر ژینگە لە سال 69 خۆڵ و خاشاکی هەرێمی کوردستان خوارە طبعا مەجال نییە ببوورە مەجال نییە بڵێم ئەڵێ ئەزان چۆنە بەڕێزان خۆراک ئەمڕۆ خۆراک 1 کیلۆ گۆشت کە ئێمە گۆشتخۆرێکی زۆر پەروان 1 کیلۆ گۆشت بەس ئەو معلومەی ئەخیرەڵێم قفڵ ئێمە 1 کیلۆ گۆشت پێویستی بە 15,000 لیتر ئاوە بۆی بەرهەم بێت جا ئێمەش هەموو ڕۆژێک تەماشاکەین زۆر سپاس پانێڵی دووەممان لەژێر ناونیشانی ئەرکی ئەمڕۆ و سبەینێمان بپاراستنی ژینگە چییە؟ بە میوانداری هەردوو بەڕێز خاتوشایی نوێنەری فەرمانگەی ژینگەی سلێمانی کاک عەلی نوێنەری دارستان و پاوانی سلێمانی بە خێراتتانەکەن و بە خێراتی ئێوە شەکەین ئەرکتان کێشا و ماندوو بوون هاتنیشتان بۆ ئێرە دەرخەری ئەوەیە کە ئێوە خۆری ژینگەن و هەمووشمان هەوڵەین بۆی کە بتوانین ژینگە بپارێزین و شارێکی باش بڵاوکەینەوە. ئەمەوێت لە خاتوشایی پرسم نەبوونی هۆشاری ژینگەیی پێویست لەگەڵ نەبوونی چاودێری و جێبەجێکردنی یاسا ڕێنما ژینگەیەکان لە دیاتین کێشە ژینگەیەکانن کە پەیوەندیدار بە فەرمانگەکەتانە. ئەمەوێت لەو پرسم کێشە ژینگەیەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبن. چیتان کردو بۆ بەرزکردنەوەی هۆشیاری ژینگەی تاکانی کۆمەلگا و ئەمە هەموو پرسیارەکان بێکەوتم دوای بەڕێز بتوانانی وەڵام بیتەوە. خاڵی دووەممان پرسیاری دووەممان ئەوەیە ڕۆڵی فەرمانگەکەتان چییە لە پاراستنی ژینگە و جێبەجێکردنی یاسا ڕێنما ژینگەیەکان؟ و پێویستە چی بکەی و پاراستنی ژینگە و پلان داهاتوو چێ و پاراستنی ژینگە لە بیزم؟ زۆر سپاسیانەکەم بەلای فەرمانگەکەمانەوە ئێمە لێرە لە فەرمانگەی ژینگەی سلێمانی بە شێوەیەکی گشتی لەسەر 4 ئاستی شەکەین جگە لە ئاستی دارایی و کارگێڕی فەرمانگەکەمان سەد بەرزکەوە ئاستی یەکەمی ئیشەکانمان ئەویش هۆشیاری پەروەردەی ژینگەیە هۆشیاری خۆی دەبینێتەوە لە کۆمەڵێک کار و چالاکی سیمینار ئەکەین ماگانە ئەتوانین بڵین بۆ قوتابیانی ڕەوزە قوتابخانەی ناوەندی بنەڕەتی بەڵام بەهۆی نەبوونی ئەتوانین بڵێ بەهۆی نەبوونی داراییەوە نەمانتوانێت یعنی بە شێوەیەکی بەردەوام ئەو چالاکیانە بەردەوام بێت ئەوە ئاستی یەکەمی ئیشەکانمان ئاستی دووهەمیش ئەیگەڕێنەوە بۆ ڕەزامەندیدان بۆ پرۆژەکانە ئەمە ئەرکی فەرمانگەکەمانە بە شێوەیەکی گشتی ڕەزامەندیدان چۆن دەدرێت بە کۆمەڵێک توانین بڵێ بە کۆمەڵێک پرۆژەیە دەڕۆین ئەو پرۆژانەش پرۆژەی گەورەن مامناوەندن لەگەڵ بچووکە پرۆژە گەورەکان لەگەڵ مامناوەندەکان
کۆمەڵێک مەرج و کێشەی سەڵتا کۆمەڵێک مەرج و ڕێنماییمان هەیە بۆ وەرگرتنی ڕەزامەندیەکان یەکێ لەوانە دیاریکردنی ڕووبەری سەوزاییە ڕووبەری سەوزایی پرۆژەکە بۆ نمونە پرۆژە گەورەکانمان لەگەڵ مام ناوەندەکانمان دەبێت ڕووبەری سەوزاییەکانیان لەسا بسوێن بێت ئەمە مەرجەکە بۆ پێدانی ڕەزامەندی بۆ خام پرۆژەکە هەروەها بڵێ پرۆژە بچووکەکانیشمان لە سا دەی ڕووبەری پرۆژەکانیان ئەبێ سەوزایی ئەمە مەرجیەکەمان پرۆژێ کارگەی گەورەمان هەیە کارگەی مامناوتمان هەیە کارگەی بچووکیشمان هەیە لە هەمان کاتدا یەکیش دانانی چارەسەری ئاوەڕۆکە خۆی لە ئەوەیە بینێتەوە کە پێڵێن وەتەر تریتمنت وەتەر تریتمنت چییە؟ هەموو پرۆژەیەک مەرجێکمان بۆ دانا مەرجێکدا ڕاوبەپەی یاسای ژمارە 8 ساڵی 2008 دەستی پاراستنی و چاکردنی ژینگە دەبێت ئەم یەکی چارەسەری ئاوەڕۆیە دابرێت بۆچی باشە ئەو یەکەیە ئەویش ئەوەیە ئەو پرۆژەیە تۆ ئەو بەکارهێنیت هەتا هەر پرۆژەیەک بکە تۆ ئاوەکەت بەکارهێنا لە باتی ئەوی تێکەڵ بە ئاوی ئاوەڕۆ بێت ئەچێتە ناو ئەم جیهازەوە بە کۆمەڵی فیلتەرێشنە ئەڕوات بۆی دووبارە سوودی لێوەرگریتەوە بۆ سەوزایی پرۆژەکە ئەمە مەرجێکی ترە مەرجێکی تری ڕەزامەندیدانەکە ئەوەیە پەلەوەرمان هەیە لە هەرێمی کوردستانە پەلەوەرەکان بەداخەوە لە بدایەت بەسەرەتاوە هەتا ئێستاوە هاتووە ئەم پرۆژەی پەلەوەرانە ساحە پرۆژە 20,000 بۆ نمونە 20,000 جوچک یاخود مریشک بەخێوەدا مرداری ئەبێتەوە ئەم بەردارە چی لێ ئەکا ئەی سووتێنێ و ئەی خاتە ژێر خاکەوە ئێستا مەرجەکە ئەوەیە ئەبێ دانانی یەکەی مەحرەقە کە بە چەندها فیلتەرێشنە ڕوا ئەی سووتێنێ و ئەوە زیاتر لەسەر پرسیارەکانی ئێمە دیتیم لەوەی تێگەشتن لە پرسیارەکانی بەڕێزە ئێوەش کێشەتانە کرد کۆتان ینی من لەوە تێبگەم ئێوەکو فەرمانگە ینی ئەو کێشە ژینگیانە ئەبین بە بەردەوامی چیتان کردبووی بۆ شاری خەڵک ینی بەرەو پێشەوە بەرن لە میدیا چیتان کردووە ئەم کێشانتان گەیاندوتە میدیا یاخود ئێوەکو دەسەڵاتی جێبەجێکردن ئەرکی ئەوەیە بۆ نەک کێشە ژینگیەکان بەرەو پێشەوە بنین بەسم کولی تۆینە بەسم کولی فەرمانگەکە حکومەتە بەدڵنیاییەوە بەدڵنیا ئێمەش ئێستا زۆر خاوەن پرۆژە هەیە گلەی هەیە کێت ئەڵێ پرۆژەکەی من بۆچی لەسەر بنا تەطبیقەکەی بۆ لەسەر ئەوی تەنیشتم تەطبیقی ناکە ئێکاکەیان بۆ لەسەر تۆ تەطبیقەکەم لەبەرەوەی تۆ هاتوو ڕەزامەندی وەرگری پێشتر ڕەزامەندی وەرگرتۆ وا ڕۆشتووە ئیشەکەی بەڵام بۆ لەمەوە ئێمە چالاکیەکەمان ئەوەیە پلانمان ئەوەیە کە ئەوانە بەبێ ئەو جێبەجێکردنیێشتان ناتوانین ئێمە بە هیچ شێوە ڕەزامەندی بین هەروەها ڕێکاری یاساییمان هەیە بۆ ئەو کەسانی کە سەرپێچی ژینگەییەکەن هەروەها بە دوای ئەوەی کە ئەم ڕەزامەندیانە ئەیدرێ پێیان هۆبێکمان هەیە لە فەرمانگە پێڵێن پشکنین ئەم پشکنینە چیەکە ڕۆژانە یاخود تیمی تایبەت هەیە سەردانی ئەو شوێنانە کە بزانن ئایا سەوزایی کێشیان هەیە یەکی چارەسەرەکە کێشیان هەیە سزا ئەدرێن غەرامە ئەکرێن ڕوبەڕووی یاسا ئەبنەوە زۆر کێشەمان بۆ دروست بووە ڕاستیە لەسەر ئەو بابەتانە و لە پلانیشمانە ئینشاءڵڵا ئەوانە بەرەو پێشتر بڕات زۆر باشە پلانتان چییە؟ پلانتان چێ و پاراستنی ژینگە لە پیسبوون ینی وەکو فەرمانگەی ژینگە ئێوە ینی تا ئێستا بیتان لەو بدۆ حەملەیەکی ئەو شارکردنەوەی کۆمەڵگاتانەوێ حەملەیەکی ئەوتانەوێ باس دەوڵن کە سەرمایەدارەکان ئێستا چۆن بۆ نمونە ژینگە پیسەکەن بۆ نمونە کۆمەڵە کۆمپانیا هەیە لە تانجەروە چەمەکان پیسەکە ئەم شاناکەن ئێوە ڕێکاری یاسایی چیتان کردوتە بەر ئێوە لە ڕووی یاسایی وەگرامەتان کردوون یاخود پلانتان چییە ئەم دەست درێژانە بۆ ژینگە ئێمە لە ڕووی یاساوە لە ڕێگاری یاسایی خۆمان گرتوتە بەر و بەرامبەرەوە کەسانی کە سزای ژینگەی ئەەکەن بەڕاستی و داوا قەی دەکرێت لە مەحکەمە و سزا ئەدرێن و غەرامەمان هەیە و بەڵێ ناویان پێپڕەکەینەوە کە ئەگەر ئەم کۆمەڵە مەرجانەمان بۆ جێبەجێنەکە سزا ئەیرێت غەرامە ئەیرێت بە 100 ملیۆن هەمانە حتا 5 ملیۆن دینار هەمانە یعنی بەو ئستێپانەیە هەمووی ئەوە پلانیشمان لەوە گەورەتر دانراوە کە ئینشاءڵڵا لە داهاتووە ئەو کێشانە نەمێنێت کێشە ژینگەکان کە ئەبینن ڕۆژ بە ڕۆژ زیاترتان کردووە ئەوە هیچ پلانێکتانێ بۆ شاری ژینگە و شاری تاغ و تاگانی زیاتر بەرەو پێش و شاریان بەرەو پێش و بەرن باسیکەن بۆ نمونە کێشەکان لە دەسەڵاتی ئێوە نییە یاخود
حملێکی هۆشارکردنەوەتان هەبێت سێریکە ئێمە ناتوانین بڵێن لە ساسەی ئیشەکانمان جێبەجێ کردووە ناتوانین ئەو بڵێن بەڵام ناتوانین بڵێن لە هیچ شوێنێکیشە ئەوە لە ساسە هیچ کارێک نییە لە ساسە بێت بەڵام بە پێی توانای خۆمان ئیشەکانمان بەجێگەیانەوە ئەو لە ساسەیش کە نەماتوانێت جێبەجێکەین بۆ کۆمەڵێک خاڵ ئەگەڕێتەوە توانین ئەگەر بە کورتی بۆتان باسکەم یەکێ لەوانە نەبوونی ئیدارەیەکی سەر بەخۆی سەر بە قەزاکانی پارێزگای سلێمانی بۆ نمونە سلێمانی ئێمە نزیکەی 6 شارەوانی ئەکەوێتە ئەستۆی فەرمانگەی ژینگەی سلێمانی ئەمەش بەهۆی ئێمە کە مەسەن پسپۆڕ و چۆنەڵی میلاکاتی تەواومان نییە بۆ ئەوە بتوانین لە ساسەی ئیشەکان جێبەجێ بکەین هۆکاری دۆمیشە گەڕێتەوە بۆ نەبوونی تەکنەلۆژیای پێویست یعنی مەسەلەن سۆشیال میدیا من ئێستا بەیانێکی حەزەکەم لە گوگڵ لێ بم بە ستانداردی ئۆنلاین لێ بم بڵام تێستی ئاوی ئەمڕۆمان چۆنە ئاوی تێستی هەوای ئەمڕۆمان چۆنە خاگەکەمان چۆنە بەداخەوە نەگەیشتونەتە ستانداردێکی ئەوەی کە بۆ ئۆنلاین بتوانم شتەکانی هەرێمی کوردستان جێبەجێ بکەم بەڵام تا ڕادەیەک هی دەستیمان هەیە یعنی ئامێری دەستیمان هەیە کە پرۆژەیەکدا ئەمەزرێت ئەتوانی ئەچی تێستی خاکەکەیەکی بزانی ئایا باشە ئاوەکەیەکی هەواکەیەکی بەس بە شێوەیەکی ستاندارد نەماتوانیوە بە ئۆنلاین جێبەجێ زۆر باشە ئەوەکو فەرمانگەی ژینگە ئێستا بەڕێزان لە پانەڵەسیدا پێشووترا باسییان کرد لەوەی کە کۆمەڵە کێشە هەیە کۆمەڵی کێشە هەیە کە بەهۆی وشکە ساڵیەوە یاخود نیمچە وشکە ساڵیەوە کە ڕوئەیە کۆمەڵە شوێن ئاویان نەماوە یاخود کۆچوڕەوی ئاژەڵەکان دەست پێکات ئێوە لە دەروی شارەکان چالاکیتان چی بووە یاخود ئێوە چیتان هەبوو لەسەر ئەو پرۆژە یاسانی کە دروست ئەکرێت یاخود لە ئەو دەستدرێژانی کە ئەکرێتە ژینگەکە بڕینەوەی دار بێت درەفت بێت لەم تایبەتی لەو ناوچوانی کە دەروی سنووری پارێزگاکان هەمووی یعنی ئێمە بەپێی پێویست سزایراوە بۆ نمونە تەنانەت ئەو دووتانیانی کە ئەڕۆن بەڕێوە کە دووکاڵ ئەکەن بە ڤیدیۆ بۆمان هاتووە کاتێک چێ سەنێکی تازاکاتەوە بۆی تازە ناکەنەوە ئەڵە بڕۆ غەرامەت لەسەرە بڕۆ لە ژینگە غەرامەکە ینی گەشتێتە و ئاستە لەخوا بەزیابێتوانی وا بڵین شکر تا ئێستا توانراوە کۆنتڕۆڵی ئەو شتانە کرا بەڵام هەر لە ساسەش نییە نازانمەگە تۆ شتێکم با بێت ئێمە تاڵبین تۆتەکارێت زۆر سپاس بۆ خاتوشایی نوێنەری فەرمانگەی ژینگەی سلێمانی کاغالی دووبارە بەخێربێی کاغالی نوێنەری دارستان و باوانی سلێمانیە ئەمەوێت باسی ئەوە لەگە کاغالیا بکەین بڕینەوەی بەردەوامی درەختەکان کانەکانی دەرهێنانی بەرد کارگەکانی دەرهێنانی چەولم بردومانکردنی دارستانەکان لەلایەن هەر دەوڵەتی تورکیا و ئێرانەوە و ئاگرکەوتنەوە ئەمانە دیارترین کێشەی دارستان و ڕووبەرە سەوزایەکانە ئەمەوێ بپرسم لە کاغالی دۆخی دارستانەکان چۆن و چیتان کردو بە پاراستنی دارستانەکان و سەبارەت بە پرۆژە نیشتەجێبوونەکان بە تایبەتی لە بناری شاخی گۆیژە لە ناوبردنی دارستان و درەختەکان چیتان کردو بۆ ڕێگریکردن پرۆژانە و خاڵی سێم ئەمە ئاماژی پێبم دیاردەی خۆڵبارین بە بیانبوون و وشکە ساڵی لەسەر لە هەڕەشەیەکی مەترسیدارە مەترسیدارەکانی سەر ژینگەی کوردستانە بە تایبەتی لەم ساڵانەیە کە ئێستا لەم مدەیە بە تایبەتی ساڵانی پێشووتر هیچ کاتێک ئەوەنە خۆڵبارین نەبوو سەر هەفتی جارێک و خۆڵبارینێک ڕۆیات ئێوە ئەمە لۆ پرسم ئەم دیاردەی کە ڕۆیە دیاردەی خۆڵباران کە فراوانتر بووە بەشێک لە خارێکی کوردستان بە تایبەتی گەرمیان و چەمچەماڵ هەڕەشەی بە بیانبوونی تەواوەتی لەسەرە ئایا پلانتان چی بوو بەراکردنەوەی دیاردەکە زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بۆ ئەم پانێڵە من وەکو لە پرسراوی هۆبەی دارستان و پاوان لە بەڕێوەبەرایەتی سلێمانی داوای لێبوردنی ژەکەین کە بەڕێوەبەرمان نەیتوانی بەهۆی پرسەیەک و ئامادەی ئەم پانێڵە بە زۆریش حەزە کرد بە خێراتینە وتانەکەم لە ئێستادا دۆخی دارستانەکان وەکو ئێمە وەکو بەڕێوەبەرایی دارستان دارستانەکانەکەین بە دوو بەشەوە جۆرێکیان دارستانە دەستکردەکانن جۆرێکیشیان دارستانە سروشتیەکانن دارستانە دەستکردەکان و دارستانانە کە بەڕێوەبەرایەتیمان سەوزی کردووە و هەم نەمامی بۆ بردووە هەم خزمەتیەکە لە ئێستاە و هەم سیاژ و هەموو ئەو شتانەی بۆ دابین کردووە دارستانە دەستکردەکان لە ئێستادا دۆخیان زۆر باشە لەبەر ئەوەی ئێمە خۆمان سەرپشتیانەکەین خۆمان کرێکاری خۆمانمان هەیە کارمەندی خۆمانمان هەیە لەوێ زۆربەی ئیشوکارەکان ئەوان ئەیکەن و ساڵانش ئێمە ئەتوانین ڕوبەری سەوزایی لە دارستانە دەستکردەکانی خۆمان نەزیاد بکەین هەر لەم ساڵ دەتوانیمانە
کە ئێمە لە ئێستادا چەند پرۆژەمانێ 4 پرۆژەی دارستانیمانەیە 2 پارکمانەیە پارکی دارستانی وێست و پارکی ڕازیانە لەگەڵ 16 هۆبەمانەیە لە پێنجێنەوە تا چێتە قەڵازێ هۆبەی دارستانیمانەیە لە هەموو قەزا و ناحیەکانە کە توانیمانە لەو هۆبە و پرۆژە دارستانیانەیە سەوزایەکی زۆر بکەین بە حکمەوەی کە سیاش کراوە کارمەندی خۆمانی لێیە توانیمانە 15,000 نەمام لە نەمانگەکانی خۆمانەوە کە 5 نەمانگەمان هەیە کە سەر بە بەڕێوەبەرایەتی دارستان و پاوەنی سلێمانیە نەمانگەکانمان لە شازەسایی لە ڕانیە دووکان بانیمەقان سەرچنار دەربەنی خانەمانە هەموو نەمانگەی ئێمن کە ساڵانە 500 بۆ 700,000 نەمام ئینتاژەکەین کە دابەشەکرێ بەسەر شوێنەکان و بەسەر پرۆژەکانی خۆمان و لایەنە حکومی و ناحکومیەکانیش ئێستا ئەتوانن بێن کە موسمی ڕواندنیەمان ببێن لە نەمانگەکان ئێمە نەمان بن بۆ شوێنانی کە پێویستیانە ئێمە وەکو دارستانە دەستکردەکان ڕاستە ساڵانە ڕوبەڕووی سووتانە بێتەوە ڕوبەڕووی مەسەلەن وشکبوونە بێتەوە ڕوبەڕووی ئەوەی هۆکارەکانی کەمی کارمەندە کەمی کرێکارە کەمی بودجەیە کە ئەمانە هەمووی تەسیرێکی زۆری لەسەر دارستانەکانمان کردووە بەڵام ئێمە بەو تواناکەمەشەوە توانیمانە ساڵانە ڕوبەرێک هەر لەناو دارستانە دەستکردەکانی خۆمانە سۆز بکەین و سەوزایی زیاد بکەین کێشەی دووەمی ئێمە دارستانە سروشتیەکانە دارستانە سروشتیەکان ڕوبەرێکی فراوانە دارستانە دەستکردەکان 16,000 دۆنممان هەیە لە پارێزگای سلێمانیە بە پێ ئەو GIS کە ئێمە بە مەساح پێوایانە کێشە سەرێکێکە دارستانە سروشتیەکانە دارستانە سروشتیەکان خۆدا نەزانم ڕوبەرێکی فراوانی هەرێمی کوردستانی کردوێتەوە ئەم دارستانە سروشتیانە ساڵانە ڕوبەڕووی چەند کێشەیەگە بنەوە یەکێک لەوانە ڕوبەڕووی ئەوە بنەوە ئەبرێنەوە وەکو سوتەمەنی بەکارێنێ کێشەیەکی ترمان ئەوەیە کە دارستانەکان ئەسووتێنرێ ساڵانە یان ئەسووتێت یان ئەسووتێنرێت یان بەهۆی وڵاتانی دراوسیەوە زۆر جار ئاگرەکە لەوە تەشە ناکات و یێتەوە ناو هەرێمی کوردستان و ڕوبەرێکی فراوانی دارستان ئەسووتێت یەکێکی تر لەوانە کە ئێستا بەداخەوە خەڵکی گونشینەکان هەستاون بە تەختکردنی زەویە دارستانەکان و بەکردنی بە زەوی کشت و کاڵی کە دارەکان لە بنەوە دەرێنن یان دارەکان ئەسووتێنە من ئێستا حالیان خۆم ڕستمم لایە لە ناوچەیەک لە ناوچەکانی هەرێمی کوردستان داری سەوزیانێ ناوداری وشکیان خستوەتە بنی بۆ ئەوەی ئاگری تێبەربن و دارەکە سبەی ڕۆژدەری بێن و بیکەن بە زەویەکی کشت و کاڵی یان بۆ مەساڵحی تایبەتی خۆیان ساڵانە بیان بکرێ ساڵانە بیفرۆشن ئیشی لەسەر بکەن و زەراعەتی لەسەر بکەن یەکێکی تر لەو کێشانی کە کە ڕوبەڕووی دارستانە سروشتیەکانە بێتەوە خواکردنی داری دارستانەکانە کەسێک ئەوێ پرۆژەیە دروست بکات ئەوێ پرۆژەیە دروست بکات طبعاً ئەو پرۆژەیە یەکسەر لە بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانیەوە کتاب بۆ نووسراوە بۆ ئێماکەن ئەڵێ ڕاتە پێش ئەوەی ئێمە بگەینەوێ زۆربەی کات شوێنەکەیان تەخت کردووە بۆ ئەوەی ئێمە موافقەتیان بۆ بکەین بڵێن فەرموون ئێوە وەرن پرۆژەی لەسەر بکەن کە نازانن ئێستا بەهۆی ئەم لە گوگڵەوە کە ئەو 4 نقطەی کە بۆی دیاریکراوە ڕوبەری ئەو پرۆژەیە کە ئێوێ بیکە ئێمە لە گوگڵە یێنی پێشتر سەیرەکەین دارووە کە دار بۆ ئێمە موافقەتەکەی بۆ ناکەین یان زۆر جار ئێمە ئێستا کتابێکمان بۆ هاتووە لە وەزارەت باڵ و سەرچاوەکانی ئاوەوە کە هەموو پرۆژەکان ئەبێ بگەڕێتەوە بۆ وەزارەت لەوێ موافقەت وەرگێت و جارێکی بگەڕێتەوە بۆ ئێمە پێشتر وانە بوو پێشتر لە ساڵی پارە هەتا دەدار ڕێگەیان نابوو بە ئێمە هەتا دەدار لە پرۆژەکەی بێ قەرەبی ئەو دەدارە وەرگرین و پرۆژەکەی لەسەر دروستکات لە دەدار زیاتر ئێمە ڕەخزمانە کرد بەڵام سە خۆش ئاڵانە گەڕاوەوە بۆ وەزارەت و لە وەزارەتەوە ئەو کارە ئەکرێت و زۆربەی کات ئیتە خۆشتان نەزانن کە ئەوانەی کە دەسەڵاتدار و کە توانایان هەیە لەوێەوە لەوانەیە واستەیە شتێ بکەن و بێن ئیشەکەیان بکەن ئەمە وەکو دارستانە سروشتەکان یەکێکی تر لەوەی کە ڕوبەڕووی لە ناوچوو نەبێ خەڵوزکردنە خەڵوزکردن یەکێکە لەو کارانە ئیسا لە زۆربەی ناوچەکان خەڵوزکردن ئەوەیە بە ئاشکرا ئەکرێت و کە هیچ مۆڵەتێکیشی نییە پێشتر ڕێنمایی ژمارەنەوەی ساڵی 2013 دەرچوو کە مۆڵەتکردن ڕێگەیە بە مۆڵەتی خەڵوز بە کوورە ئەو کاتە ئێمە و ژینگە و پۆلیسی دارستان لیژنەیەکمان پێکێنا بوو بە پێوەی کە لە وەزارەتەوە ئەچون کەشفمان بۆ کرد بۆی هەبوو یەک کەس لەو گوندەیە کە پێشتر کاری خەڵوزکردن بوو مۆڵەتمانەیە بەڵام کە سیرمان کرد هەموو دوای ئەوەیەن و داوای مۆڵەت ئەکەن ئێمە نووسراومان بەرز کردەوە وەکو پارێزگای سلێمانی وتمان ئەبێ مۆڵەتی خەڵوزکردن بە هەموو شێوەیەک بوەستێنرێت لەبەرەوەی دارستانەکان تووشی هەڕەشەیەکی زۆر بوونەتەوە ئەچن دارستانەکە ئەسووتێنن دوای ئەوەیەن ئەڵێن مامۆستا ئێمە ئەو دارانە وشک بۆ بابیێنی نەخوارۆ بکەین بە خەڵوز یان لە ڕقی یەکتر ئەچون دارستانەکانیان ئەسووتە ئەمە یان بڕینەوەی دارەکان زۆر جا بڕینەوەی دارەکان بۆ پرۆژەیەکە یان بۆ پرۆژەیەکی نیشتەجێبوونە پێشتر ئەبڕێتەوە
لە ناوچەکانە هەموو ئەو دۆخی دارستانەکان دارستانە سروشتەکان ئێستا لەم کاتێ ئەنجەکانە بەردەکان لەسەر دارستانەکان ئێستا لای بەڕێزیش ئاشنا بلا هەمومان ئاشنا لە سیتە و لە منتیقەی مێگەپانەمانە کۆمەڵە باخی زۆر دروستکراوە ئەم باخانە کە دروست دەکرێت دوێنم وجیا کراوە هیچی تاپۆ نییە و حکوومەت ڕسمیاتی نییە هەمووی فۆرمەوە یاخود شتێکی لەو شێوازە یعنی شتێکی قانونی نییە ئەم باخەش هەمووی من و تۆ بەڕێزانەکە لێرە دانیشتووە کاتێکم باخانە دروستەکرێ دارە بڕێتەوە ئەمە چ کاریگەرێکی ینی ئەوە چیتان کردو بووی کە ئەمە نەبێت یان دانیکەم دارەکان نەبردرێتەوە لە کاتی دروستکردن شوێنە سیاحی زۆربەی ئەوانەی کە دروست کراوە پێش ینی بڵێ هێشتا بەڕێوەبەرایەتیمان سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی سلێمانی وەڵام ئێستا ئێمە بەڕێوەبەرایەتێکی سەر بەخۆین لە ئێستادا کە ئەوانە ئەکرێ خۆ نایان پرس بە ئێمە بکەن نایان بێن بە کتابێکی ڕسمی بۆمان بەرز بکەنەوە بڵێ ئەمانەوێت باخێک لێرەیە بکەین یان شتێ بکەین ئەمە یەکسەر ڕەفزیەکەین ئەوە هەر خۆی ئەیکات و بە زیادەڕێی و هیچ پرسیش بە هیچ کەسێک ناکات لەم کوردستانەیە کە بیکات زۆربەی پرۆژەکان ئێمە جاری وایە چوونەتە سەر پرۆژە لە سیتەک نۆ بیری لێەوە لە پرۆژەکە سیاجێکی کردووە بە سەدەها داری بڕیوەتەوە پۆلیسمان هێناوە دەستەری شۆفڵ و هەموو شتەکانمان وەسانوە نردومانە بۆ ناحیە سیتەک بۆ بەیانێ بن يعني تو إيجادي شيء لا نس ياسايا كشي لا ياسايا كيسا قانوني جمارة دي صالي 2012 درسوا كزو تقريبا متشددة وأنا كتجاوزها كان صار دارستانا كان بلام جيبجيك نكيكي جيبجيك نكي مهمة وياساكا ودارشني ياساكا زور جرينية أجر جيبجيك نكلي وكيش نكل بيوان أما جاء وانيش كيسا لا لو شو يعني كهلا سنبد دروس كدني باق والسياج أما هاللبيانية بس يتاج أبيني كوير ليه ما أنا ونزيك ولا بروسر ناوشجاني تلو قرداخ وبين جوان وشار باجيرو خلكانو دوكانو أمانة كداري دارستاني سرشتي كده بريجي كي برشام دار بريته هلا بلام يسقوش بختانا وليسي دارستاني أما كتاكي كي طوامانه لقل كار عميدارية استل هرشنك لم رجعنا رخراوي كي جين كي تلفوني بو إما كروتي لا جندي مالو مجماري كي زود دار براو فرياي كوني أما في وندي ما كربو وليسي دارستانو همو بنككان خسته ئامادە باشی وە لەماوەی کورتنی کاتا لەماوەی سێ ڕۆژ دەتوانیان سەرپێچیکاران دەستگیر بکەن و ڕوبەڕووی یاسایان بکەنەوە کە داری 100 ساڵی تیا بۆ بڕاوەتەوە ئێمە بە ڤیدۆ بۆمان هاتووە یعنی ئەمە هەمووی ئەوەیە کە خەڵک بەرژەوەندی تاکی خۆی ئەوێت بەرژەوەندی کوردستانی هوشیاری نییە هوشیاریەکە کەمە ئێمە توانیمانە هوشیاری بڵاو بکەین و ئێستا ئێمە لە شاخی گۆیژە پۆستەراتماندانەوە بە یعنی بە سابتی دامانەوە لەسەر نووسین بۆ هەم بە عەرەبی و هەم بە کوردیش کە لەبەرەوەی گەشتیاری عەرەبی ژەچێتەوە ناوچانەوە ئێستا خەریکی ئەوەین زۆربەمان لە شارەوانی وەرگرتووە لەو حەکان کەوتوانە پێویستمان نییە ئێمە هێناومانەتەوە تازەمان کردوەوە بۆ یاخمان کردو سابتمان کردووە ئێستا بە تەمای هوشیاری بڵاو بکەینەوە یەکێکی تر لەو کارانە هوشیاری لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە لە ڕێگە ڕێکخراوە ژینگەیەکانەوە ئێمە زۆر سپاسی ڕێکخراوە ژینگەیەکانەکەین کە سووتانێکە بێ یەکەم کەس کە ئەگەنە سەر سووتانەکە ئەوانە کە ئەیکوژێنەوە هەر ئەوانە کە خەڵک هوشیارەکەنەوە لەو ناوچانە هەر ئەوانە وەکو ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی دارستان فریای ئەوە ناکەین چونکە ئێمە کاروبینەکانی خۆمان کەمە کارمەندمان کەمە کرێکارمان کەمە حرەسمان کەمە هەر پرۆژە دارستانی دەستکردەکانی خۆمان ناتوانین پارێزگاریان لێ بکەین پارکێکمانەیە پارکی دارستانی ڕازیانە تا ئێستا دووجار دزیمان لێکراوە محاویلە گەورەکان خستوینەتە خوار و بایەک دەفتەرە ناوەکەیان بردو بەس لەبەرەوەی ناو زەردەکەی بۆ بردویانە پرۆژەیەک سێ بیری تێدایە ئەو هەموو نەمامەی تێیە 165 دووەنمە شاخی گۆیشە 2080 دووەنمە یەک کرێکارم هەیە وەکو ڕسمی یەک کرێکارم هەیە ئێستا بە یەک کرێکار هیچ ئەگرێ ئێستا خۆشبەختانە ڕێکخراوی جایزێتی ئەڵمانی چ کرێکاری بۆ بتوم قایمقام ساڵانە کرێکارمان بۆ گرێت لە کاری دەرمانکردن سەوزەبڕ بۆی ئاگربڕی پێ بکەین نیشتە جێبوون و ئاوادانکردنەوە گرێ دەرمانەیەنە ساڵانە کە ئێمە ئاگربڕی پێەکەین ئێستا خۆشبەختانە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی شارستانی سلێمانی کتاب بە هەموو یەکە کارگەڕیەکان کراوە بۆ ئەوەی هەستن بە دروستکردنی ئاگربڕ بۆ دارستانە سروشتیەکان خۆشبەختانەی سەر لە قەڵاشوالان و زۆربەی شوێنەکان کرێکار گیرەوە لەژێر سەرپەرشتی بەڕێوەبەرایەتیمانە و هۆبانەی کە هەمان حەزم دوای پرسیار لە بەڕێزەکەم بە کورتی هەڵامان بیتەوە ئەمە یەکشتم باز نەکرد کانە بەردەکان ئێمە حەزم ئەکرد ئێستا بەڕێوەبەرایەتی نەوت و کانزەکانی سلێمانی لێرە ئامادە بوونایە چونکە ئەو ئیجازەکە لەوان و ئەوان لیژنەیەکی چوار کەسین ڕوپێوێکی کشتتوکاڵی ناوچەکە پارێزگای سلێمانی نوێنەریەکان نەوت و کانزاکان سەرۆکی وەحدی ئیداری سەرۆکی لیژنەکەیە لەوێ کە ئەوان ئەچن ئەوان کۆنووسێگە نووسن و مۆڵەت یێنێ و چوار خاڵی بۆ دیارەکەن کانێک لەو شوێنەیە کانێک کانە بەردەکان بیتاکی کانی بەردی مەڕمڕ ئەوانە کە هەمووی سەرەوەی دارستانە
دوای چی کتاب بۆ من بەرزەکات و دوای ئەوەی مۆڵەتەکەی و ڕسوماتی لێ وەرگرتووە کتاب بۆ من بەرزەکات و ئەڵێ ڕەتە ئێمەش لیژنەیەکمانی ئەچینە شوێنەکە بۆ ئەوەی ئیجازەمی سەیرەکەین ئەم شوێنە کانی کۆنە هەبوو دارەکان هیچی نەماوە زەویەکە تۆپۆگرافی زەویەکەی تێکداوە هەمووی تێک شو هیچی بەسەری چۆنەمەوە ڕێگەی کردوتەوە لە ناو دارستانە بۆ سەرکانەکەی لەوانێ 5,000 داری بڕیبێتەوە کە پێشتر شۆتە سەری ئێستا کە ئێمەچین ئەڵێ مامۆستا و 4 خاڵەیە من ئالەویاییکەم سەیرەکەن ئیش ئەکە جاوتم ئەم پرسە گورگانەیە چییە بە ئێمەی ئەەکەن ئێوە کاتێک ئەبێ مۆڵەتەکەی بنێ کە موافقەتی ئێمە وەربگیرێ کە موافقەتی ئێمە وەرنگیرین بۆ ئێمە بۆ کەشف و دوای ئەڵێن ڕەزامەندی ئێوە هەر نایوەستێنن من لە پێنج جوێنە لە ماڵی شەشەوە خۆم ڕئیسی لیژنەی کەشفەکانم لە ماڵی شەشەوە یەک مۆڵەتیکانی بردم لە پێنج جوێنانەیەوە تا ئێستا کە هێناویانە کتابەکەم بەرز کردو بۆ وەزارەت لە وەزارەت ئەڵێ ئێمە دانیشین لەگەڵ وەزارەتی سامانەشتویەکانە سروشتیەکانە بۆ ئەوی بگەینە میکانیزمێ بۆ کانە بەردەکان چی بکەین چونکە کانە بەردەکان چەندی مۆڵەتی هەیە سێ ئەوەی مۆڵەتی نییە بڕۆم بزانن چیان لە ناوچەی پێنج جوێن و ناوچەکانی تر کانە بەردەکان ئەنجا بەپێی یاسای بەپێی قانونی تەنزیمی ئیستیسماری معدەنی ژمارەنەوەیکی ساڵی 86 ئەبێ لە کە کۆتایی ئیشەکەی یا بۆ 6 مانیان بۆ ساڵەکە لە سایە 5 پڕ بکاتەوە ئەوەش ناکات ئەنجا لەسەر ئەوەیشەوە ئەچێ چیەکە کە خۆڵەکە دەرێنێ کاتە ناو دارستانەکەی منم ئەیکا بە ناو دارەکان هەموو دارەکانش لەو لاوشکەکە خۆ من کامێرەم دانە ناو بزانم کێ ئەوە ئەکات و کێ ئەوە ناکات ئەنجا شوێنەکەی ئەگۆڕێت 4 خاڵی بۆ دانراوە لە 4 خاڵەکە دەرەچێ ئەڵم باشە تۆ ئێستا ئەم 4 خاڵت بۆ دانرەوە من مەساحم لەگەڵای ئەڵم ئەبێنم 4 خاڵەیە یشکی مامۆسایەرەکە بەرزتیانەما من لێراشی یشکەمە چێتە ئەولاوە ئێراش مۆڵەتی ئەو لا ژێرانەکە ئەو ناژێرانەکە یان ئەچێت لە چەند شوێنەکان هەڵەکەنێ بەردەکەی بەدڵنیە و دارەکە ئەبڕێتەوە خۆ تازە بڕایەوەتەوە بڕۆ لە منطقەی پێنجۆن و بناوە سوودە بزانش چیان لەدار کرد ئەوە کاگڕێوار خۆی لێرێ و ڕێکخراوی ملەکەوەی ئەوان زۆر ئاگاداری وەزعان ئێمە خۆشمانەشین بۆ کەشفەکان ئەمەش کانە بەردەکان کێشەی زۆری بۆ ئێمە دروست کردووە بەڵام ئەوە تا ئێمە ڕێکاری یاسایی ئەوەی هەیە ئەیکەی ئێتر هەر لە دەسەڵاتی ئێمە ئەکەسوانی تووشێم کۆتا پرسیارەوەیە بەڕای تۆ پێویستە چی بکرێ و پاراستنی دارستانەکە و پلانی داهاتووی ئێوە چییە بۆ پاراستنی دارستانەکان و زیاترینی ڕوبەری سەوزایی وەڵی یەکەم شت هۆشیارکردنەوەی خەڵک بەلای منەوە هوشیارکرد لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە لە ڕێگەی رادیۆکانەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە خەڵک هوشیار بکرێتەوە بزانێت کە ژینگەی کوردستان بەم دارستان و بەمەوە ژینگەکەی پارێزاوە ئەگەر ژینگەی ئەتەوێ ژینگەیەکی پارێزراوەتە بێ بۆ خۆت و بۆ ئایندەی مناڵەکانت ئەبێ دارێک بڕوێنی بەلایانی کەمەوە ئێمە ئێستا زۆر کەسێ ئەڵێ لەبەر کامێرە دارێکە ڕوێنێت و دواییش ئێمە زۆرمان پێ خۆشە لەبەر کامێرەکەش بێ دارێکمان بۆ بڕوێنێ بەڵام لە شوێنێکا بێ تەسلیمی ئێمەی کە بۆ ئێمە دوای خزمەتیکەی ئەو نەی بتوانێت خزمەتیکی ئێمە زۆر حەزین ئێستا کەسێک هاتووە لە شاخی بۆیژا لەم ڕۆژانەیە وتێتی من 700 دارا ڕوێنێ زۆرمان پێخۆش بووە وتومانە بڕۆ 6 دۆنمماناوەتێ بە یەک سوای شوێنەکەی بۆ دیاری کراوە تعودێکی کاتب عەدم لێوەرگرۆ کە دوایی داوای ئەو شوێنە نەکەیتەوە بیکەی بەی خۆت بۆ ماوەی 3 ساڵ بێ خزمەتی دارەکان بکەی نابێ سیاجی بکەی ئەبێ ئەو دارانە بڕوێنی کە لەم شاخەیە ئیسیفادەی لێکرێت و بەوەی ژینگەی ئەم شوێنە ئەوەیەوێت نەکچی دارێکی بەرارم بۆ بڕوێنی و دوایی بڵێ وڵاوە خۆم ڕوانتەوە خاکی من بووە لە سوور هەر لە باو باپیرانمەوەی من بوو ئەوە ئێمە لە پێشەوە تعودێکی کاتب عەدلی لێوەرەگەی کەران زۆرمان پێخۆشە هەر کەسێک بێت لە ناو پرۆژەکانی ئێمە پرۆژە دەستکردەکانمان دار بڕوێنێ دەستخۆشی لەکەین یارمەتی ئەین بە نەمام بە کارمەند بە ڕێنمایی هەرچێکی بێمە وەیەکە خۆش بێ زۆر سپاس بۆ کاگادی سێمەلای پرسیاری بەڕێزان بزانین کێ پرسیاری هەیە پرسیارەکان ناوی پرسیارەکان وەرەگرین لەو کاگڕێبار دەست پێگرین کاگڕێبار ناوی نووسم کێی تر ئوستاز نایبە ڕێزەتۆ کاک عەبدوڵڵا کاک عەبدوڕەحمان دکتۆرە الله أستاذ نائب رئيس حق نوزار حق شكر بس خوش بيت أستاذ نائب رئيس خاتو شروع دكتور سليم بستان خوش بيت أتعربار ولا سبين فرق أتعربار ڕاستی باسی یەکەم شتێک جەنابتان باسی وشیاری و فەرمانگەی ژینگە بوو من قەناعەتم وایە کە فەرمانگەی ژینگە لە ڕووی وشیاریەوە هیچی نەکردووە جا باش وا بوو جەنابیان هەر جوابەکەی ئەوە بوایە ئێمە لە ڕووی وشیاریەوە هیچمان نەکردووە ئەوە بۆ چوونی منە چونکە فەرمانگەیەکی ژینگە لەسەر ئاستی پارێزگایەک ساڵانە 2 سیمینار لە قوتابخانەیە یەک چالاکی ئەگەر ئەنجامی ودا ئەنجامێکی نەدا ئەمە زۆر کەمە بۆ فەرمانگەی ژینگەی سلێمانی
بۆ کاگعلیش ڕۆشی دارستان و دەستکردەکان بە تایبەت ئەمساڵ بڕێکی زۆر درەختی دارستان و دەستکردەکان وشک بوو لەوانە یوکالیپتۆس ئەمە پێداچوونەوەیەکی بەڕاستی کە هەم ئەو جۆرانە مەسەرەن نەچێنین لە مەودووە و هەم ئەو یوکالیپتۆزانە کە وشک بوون بەڕاستی بووە چاکاریکیان تیا بکرایە بڕینی بەشە وشکەکەی بکرا کە ئێستا دیمەنێکی ناشرینی دروست کردووە. بەڕێز کاکعلی باسی سیستەمی GIS کرد. من پرسیارەکەم ئەوەیە سیستەمی GIS سیستەمێکی زۆر باشە وەکرێ پشتی پێ ببەسرێ و پشتی تەجاوزکارانی ژینگەی پێ بشکێنرێ، بەڵام من وا هەستەکەم وەکو پێویست ئەم سیستەمە ئیشی پێ ناکرێ یا تا خارجی ئەم سیستەمە لە بەڕێبەراتەکەی جەنابتانەوانێ ئیش ئەکرێ و ئیش بەم سیستەمە ناکرێت، چونکە من نەزانم هەندێک پرۆژەمان هەیە زیاد لە هەزاران داری بڕیوە و مۆڵەتیشی وەرگتووە. ئایا ئەمە سیستەمی GIS-ەکە ئیشی پێ نەکراوە یان واستەی کردووە یان ئەوە کراوە؟ تەنها من پرسیارەکەم لەسەر ئەوەیە هەموو پرۆژەیەک بە سیستەمی GIS-ەکە ئەڕوا یاخود هەندێک پرۆژە هەیە لە خارجی سیستەمی GIS-ەکە ئەڕوا؟ پرسیارێکی دیکەشم عەفو بکەیت من لە خزمەتام تۆ نا ئاسایی ئەگەر دەستان خۆش بێت دیارە من قەناعەتم وایە و ڕەنگە زۆربەی برادەرانەی ڕایان وا بێت هەم ژینگە هەم مەسەلەی ئاو کشت و کاڵ ئەمەی کە لە هەرێمی کوردستانە هەیە شتێکە مای گرنگی پێدا نەبووە لەلایەن دەسەڵات بە شێوەیەکی گشتی و بەشێکی زۆری خەڵکیش. من نمونەیەنەوە من بەخۆم ئەندامی پەرلەمانی کوردستان 5 ساڵ لە لیژنەی کشت و کاڵ و ئاو لەگەڵ ژینگەشە تقریبا هینم هەیە تێکەڵیەکی باشمەیە کاگرێوە ڕەنگە ئاگادار بێت. یعنی من دوو نمونە دێنمەوە بۆ جەنابتان بۆی قەناعەتێن کە دەسەڵاتی کوردی احتیمامی بە کشت و کاڵ نەداوە. کشت و کاڵ ئێمە وەزارەتەکەمان ناوی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوە واتە ئاسایشی خۆراک و ئاوی پیوەبەندە. ئەمەی کاگعلی باسیەکە بۆ نمونە دارستانەکان بەشێکی بچووکی وەزارەتی کشت و کاڵە. ئەزانن لە کاتێکا پارەیەکی خەیاڵی و زەبەلاع هاتە کوردستانەوە تەنها لە 1.8 لە بودجە بۆ وەزارەتی کشت و کاڵ تەرخانەکرا. ئەمە کارەساتە. لەوەش خراپتر کاتی خۆی وەزارەتێکە بوو ناوی وەزارەتی ژینگە بوو. ئێمە لا خۆی گرنگی زیاتر بدەین بە وەزارەتە خزمەتی باشتریکەین بودجەی باشتری وەتەقانکەین هاتن بچووکمان کردوەکمەمە دەستەی ژینگە. من دوو لە دوانی ئەو برادەرانە کاتی خۆی مامۆستادارا وەزیری ژینگە بوو دارا محەممەد ئەمین قابلەیەکیم خوێندەوە لەو ساڵانەی شەکەپارەیەکی زەبەلاع هاتە وڵاتە ئەڵێت تەنها 4 ملیارد دینار بودجە بۆ وەزارەتی ژینگەی هەرێمی کوردستان تەرخان کراوە لە کاتێکە 800 ملیارد دینار پارە بۆ وەزارەتی ناوخۆ تەرخان کرا بوو واتە 200 ئەوەندەی وەزارەتی ژینگە. ئەمە بۆ خۆی دەرخەری ئەوەیە کە ئێمە احتیمام بە ژینگە نادەین. خاڵێکی ترکە بەلامەوە گرنگە من لە پانەلەکەی کە لە ڕاستیە حەزم نەکرد هیچ قسە بکەم بەڵام خۆ خەڵک لە ئەوروپا و لە ئەمریکاوە نهاتوە ژینگەی ئەم وڵاتی ئێمە تێک با خۆمان هاتوین تێکمان داوە. من کۆمەڵە داتام لایە حەزەکەم هەر ئاوا بە ڕاشکایی پێتان بڵێم یعنی باسی مەزرعەکرا لە هەرێمی کوردستانە ئەو بەپێی ئەو داتایی کە تا 2010 لە پەرلەمانە لام بوو 85 بۆ 87,000 مەزرعە هەیە لە کوردستانە کەواتە هەر مەزرعەیە بیرێکشی تایە لانی کەم بیرێکی تایە لانی کەم ئەینا مەزرعە هەیە من بۆ خۆم 5-6 بیرم تابی ئەمە کارەساتە من تێناگەم دەستگا ڕسمیەکانی حکوومەتی هەرێم چۆن بێ ئاگاموندەوە باشە ئێمە پێدەڵێن چی باشە کاکە لە من ئەوەی کە باسێکم لە پیرمام و سماقۆڵیەوە تا ئەگاتە سیتەک و مێرگەفان و پێنجۆن و گەرمیانیش ئەمە شتەکەک بۆ بە گشتگیر یعنی وای لێ هاتووە من کاتی خۆی وتارێکم نووسی گەندەڵی یەکسان بۆ بەرژەوەندی گشتی قسە لەسەر گەندەڵیەکەی یەک دنیا دەموچا و قسەت لەسەر ئەکرێت کە تۆ ئەوەت کردووە لە هەمووی خراپتر لە ڕاستیدا یعنی باسی ژینگە کرا خاکی هەرێمی کرا باسی سفرەی سەفەری کرا برادەرە باسی سفرەی سەفەری کرد ڕاستە بەڵام ئێستا بڕۆ جوتیارانی کورد بزانە کە ئەم نایلۆنە بەکارێن ئێستا نایلۆن و سۆندە بەکارێنن ڕەنگەوانتان کە هاچۆی دەرەوەکەن ببینن بە هەزاران تەن ئێستا نایلۆن لە ناخی زەویەکانایە کردنیوێشی هەڵناگیرێتەوە دواتر ئەمە ژینگە ئەم وڵاتێ دەدنی کرد ئەزانی من ڕسمێکی پێنجوێنم لایە دەشتێکی پێنجوێن باوەڕ بکەن سیریەکەی لە ئاسمانەوە گیراوە ئەڵێ بێژنگە بەس حەفرەکان کە بە حەفەرا هەڵکەنداوە واز دەبیری ئیتیوازی بێنە ئێمە دەستەی ژینگە و ئیشی چی بۆ وەزارەت ئیشی چین بووە من کاتی خۆی پرسیارێکم نار بۆ وەزارەتی کشت و کاڵ کاک عەبدولستار وەزیر بوو وتم تخوا چەند بیری تەجاوز لێ دراوە
ئامارێکی بۆ ناردم وتی 7,000 لام هەموو ئەمەم لایە ئێوەتم کاک عەبدولسار بۆ نایوتم بۆ سیتەک بەس لێ 7,000 لێ بۆیە ئەمە کارەساتە ئەو دادەیە باسی ژینگەی کرد شای خان من هەستەکەم پشتیوانی کاگرێوارەکەم لە ئاستی پێویستانیە ئەم فەرمانگەیە لە سلێمانی کردنەوەی دەردی کاگرێوارە لە بۆ قوتابخانەی ڕەوزە و چی ئەمە شتێکی زۆر کەمە من ئەزانم بودجەتان هیچ نییە هیچتانە بەدەستانیە دەسەوڕەکەیت ڕێکخراوی ملەکەەوە پاراستنی ژینگە لە پێنجێن کە ئەو کاگرێوارە بۆ خۆی ئەندامێکی باشی ڕێکخراوەیە 150 گوند هەیە لە سنووری پێنجێنە جگە ناو پێنجۆن و دووناحێکەکە پێم لە 100 گوندیانە سیمینار و کۆڕی شەوانەیان کردووە لە قوتابخانەکانە هەمویان کردویانە بۆیە پێویستە ژینگە بکرێتە خەمی گشتی لەڕاستیدا تەنها بە فەرمانگەی ژینگە و بە زراعە و بە چیشی ناکرێت ئێمە خۆمان وێرانمان کرد خۆشمانە بە چاکیکەینەوە لەبەرەوە ئەگەر ئابوو شێوازە بڕۆ کارەساتی گەورە ڕوەدا لە بواری ژینگە سپاس بۆ خۆشایی خانە دەست خۆش بێ سپاس بۆ ئەو پەنێڵە کە هەردوو بەڕێزان بۆیان باسکردین زۆر سپاس شایخان ئەو غەراماتانی کە وەرئەگیرێت لە ئەو کەسانی سەرپێچی ژینگەی ئەەکەن وەکو ئەو بەڕێزش ئاماژەی پێەیە کەوا بودجەی فەرمانگەی ژینگە زۆر کەمە ئەو غەرامەیە لەکوێ ئەگەر وەڵامی پرسیارەکە لەلای ئەو بێ نازانم ئەگەر بتوانێت وەڵام باتەوە ئەو غەرامەی کە وەرئەگیرێت چۆن ئەخرێتە خزمەتی سێکتەری ژینگەوە لە کۆتاییە یعنی ئەو غەراماتانی وەرەگیری ئەبێ بۆ چۆن لە مرور غەرامە ئەکرێت دوای ئەچێتەوە بۆ کوێ ئەبێ بزانانی فەرمانگەی ژینگەش لە چ سنووقێکا کۆ ئەکرێتەوە چۆن سەرفەک بێت حەزەکەم وەڵامی ئەو پرسیارم بێتەوە زۆر سپاس وەڵام من تقریبا لە قسە باسەکانی ترما تۆزێگەمێت بە هەردووکیان جواب بەمەتەواو مەسجم نەگەیان جاری پێشوو یعنی من لە هینێکی عەزیز نەسین و دەست پێ دەکەم دیارە زۆر دەگیرێت عەزیز نەسین قەرار دەداتی قسە نەکات بەرحاڵ لە ڕێگە ڕۆشتنیەکە کەسێ پرسیاری لە دەکا ئەڵێ جەو هەوا و کەشووا چۆنە دەڵێ زۆر خۆشە ئەڵێ کەوا بوو وڵات بارانایی ئەوەیە باری کشت و کاڵوانە زۆر باش دەبێت ئەڵێ دیسانەوە ئەڵێ ئەیخەڵ بۆزی خراپە دەڵێ دیسانەوە خەتای دەسەڵات و حکوومەت دیسانەگیری لەسەرەوە بۆیە من هەم ئەم وەزعانی کە لە قسەکانی کە عەلیشە هادەوانی کە هەر لە بۆ بەرهێنان لە شوێنە دارستانەکان بڕنی دارستانەکان و ئەو زیادە ڕوایانە کە دەکرێت بەڕاستی هەر هەمووی خودی دەسەڵاتە لە کوردستانە ئەمە دروست دەکات یعنی ئەوەی کە ڕوو دەدات لە کوردستانە کە ژینگە وێران بووە بۆ هینەبێ هەمووی دەسەڵاتە بوو برەمە من هەندێک شتم لێران و سی و عەفو بکەن بوو گورە باش یعنی سەیریکە یعنی هەر لە شواچەوەم دەسەڵاتە پارکی گەڕەکێک تێک دەکرێت بە مزگەوت ئەوەی کە بینیمان لە هەولێر یعنی وڵاتانی ناوچەکە یان دارستانە سووتێنن ئینسان نەکوژن خەڵک ژینگە تێک دەدەن حیوان لە ناو دەچێت بەڵام من دەسەڵاتی سیاسی لە کوردستانە ئەوە ئەبینین کە هیچ شینێکی نییە هیچ هەڵوێستێکی نییە کەوەکو باقی شتەکانی تر بۆیە بەڕاستی پۆلیسی دارستان و سەرپێچی و غرامە ئەم دووشتە کە لە قسە باسی ئەو ڕەفیقانە هات پۆلیسی دارستان بەڕاستی هەروەکو چۆن محکەمە بەس بۆ هەژاران و بۆ فەقیرەکانە بەڵام ئەوەی کە دەبینین دەسەڵاتدار و ئۆلیگاریشیەکان کە لە کوردستانە هەن هیچ شینێکیان لەگەڵا ناگرم تەسەوڕەکەم پۆلیسی دارستانیشە بە هەمان شێوە دەوروی خۆی بینێ و غرامە و من تەسەوڕ ناکەم ڕۆژ لە ڕۆژان غرامەی یەکێ لە سەرانی دەسەڵاتی کورد کرابێ کە سەرڕۆی کردبێ لە کوردستانە لەسەر مەوزوعێکە غرامە کرابێ و خودی ئەم غرامەش دیسانە دەشێتە گیرفانی دزەکان یعنی ئەو غرامە بۆ کوێ دەچێت خۆ لە پێناوی ژنگە پارێزی کوردستانە سرف ناکرێت دیسانم دەچێتەوە ئۆتۆماتیکیان چۆن پارەی مرور پارەی زەریبە پارەی شوێنەکانی ترە دەڕۆن ئەم غرامەش دیسانە دەزرێتەوە ئەم واقعەتێکە بۆیە من دووشت بە نەزەری من لەم دانیشتنا ئەگەر ئێمە تەکید بکەینە سەری دووشتە ئەوش ئەوەیە مەوزوعی ئەوەی کە دەڵێ وشکە ساڵی من تەسەوڕەکەم هیچ شوێنە بەقەدەر کوردستان هەلومەرجی ئەوەی نییە کە بتوانێت لەو ئەزمە ڕزگاری بێ ئەویش بەڕاستی بە دروستکردنی سەدەکانە لە ئێمە هەر لە کەلارەوە هەتا من خۆم کە زۆر سەردانی ئەوێ دەکەم یعنی دەتوانی چەندان سە دروست بکەی ئەو بە فیڕۆ نەڕوە مەوزوعی کەرتی پیشە کشتتوکاڵ کەرتی کوشتتوکاڵ بەڕاستی دووسێش لێمە کۆڵەکاتەوە هەم لە ڕووی ئیقتصادیەوە هەم لە ڕووی ئیقتصادیەوە دەتوانی هەلی کار بۆ گەنجان دروست بکەین
و هەم ئەتوانی ژینگەشی پێپارێزین بکەین بەڵام بەڕاستی ئەمە دەستیان بۆ نەبدو ئێمە توانین بەڕاستی هەل ئەم دانیشتنا کە چونە دەرۆ ژینگە پارێزان زۆر تەکی لەسەر ئەم دووشتە بکەنەوە کەرتی کشتتوگاڵ ئێستا ئێمە توانین دەیان ئەو ترێژوانی کە لە شار باژێر ڕێە لە هیچ شوێنێکی دنیا نیە بە فیڕۆ دەڕوە دەبالوێت ئێمە دایان معامل هەبێ دەکرێت ئەی بەڕاستی ئەنواع شتی لێ دروست بکرێت بەرحاڵ و ئەو مۆزوعی بەتاڵی ڕزگارمان بێ بۆ ئێمە ئەو دووشتە زۆر تەکیدی لەسەر بکەینەوە متەسەورەکەم فشار بێنین کە کەرتی کشتتوکاڵ لە کوردستانە کەرتێکی زۆر مهمە بەڕاستی دەتوانێت جواب بە مۆزعی ژینگە پارێزیش باتەوە مسپاسانەکەم سڵاتان لەبێت من دوو بابەتم هەیە بۆ شایخان ڕاستی لێ من لێکێکیان دەستەکەم پێش 12 ساڵ لەمەوە پێش بە کارێکی دیکۆمنتەری چوومە تانجەرۆ ڕژی سەرەتان لە تانجەرۆ لەو دیاتانی چواردۆری تانجەرۆ زۆرە لە ناوتیەکانە یەکێک لە هۆکارەکانی ئەوە لە پانێڵی پێشوە باسییان کە وتیان سەرمایه‌داری یەکێکە لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە نازام ئاگاداریتان لەو مەسەلەیە چۆنە کە یاسا دیسان دەستی هەیە لە پیسبوونی ژینگە یەکێک لەوانە کەس ناتوانێت دەست بۆ ئەو ئەرزە درێژ کات کە یاسا ڕێی پێ نابێت یەکێک لە نمونونەکان دروستبوونی کارگێکی ڕۆنی گەورە لەو ناوچەیە کە پاشماوەکەی بە ڕۆنی پیس و بەو تێزابی کە تیاتی من لە 12 ساڵ کە سەردانیم کرد چاڵێکیان هەڵکەن و بەقەدەر ئەم ژوورە بە دوو ماسکەوە لە دووری با بڵێن 100 مەترەوە نەت ئەتوانی 5 دقە لەو ناوە خۆت بگریت دوای چەند ساڵێک سەردانم کردەوە بۆ دوکومنتارێکی تر بوو بە 4 ئەوەنە چاڵەکان قوڵتر بوون ژوورەکان گەورەتر بوون لەم ماوەی پێشوا بیستم زۆر گەورەتر بوون باشە 10 ساڵ 20 ساڵی کە ئەو ناوچێ چی لێ لە بەروی کارگەیان پاشە ڕووی هەیە هەر بێدی خاتە ئەو چاڵانەوە کە یاسا ڕێی پێیەوە کە ئەو چاڵە گەورانە ئەو کەرێ لەو ناوچەیە بە قوڵایەکی زۆر ئەو زەهر و تێزاب و ڕۆنە ئەچێتە کشتتوکاڵەوە چێتە ئاوی تەنجەرەوە چێتە باوەڕکە تەسیری بۆ سەر ئاژەڵەکانی سەر زەویشەیە کە لەو مەنتیقەیە بەخێوەکرێن لە مەڕووماڵات ئەو پلانە چییە کە دەستگای ژینگە بەڕێوەبراتی ژینگەیەتی بۆ نێشتنی ئەوەیە بۆ ڕێگرتنی ئەوە یان ئەو ڕۆنانە چی لێ بکەن ئەگەر ڕێیان لێ ئەگرن ئەو چاڵانە کۆتایی پێێت ئەگەڵان ڕۆنەکان ئەەکەن چۆ چی لێت ئەمە ناکرێت دوایەوە مەسەرەن ئێستا کارگێک هەیە ڕەنگە لە 10 ساڵی کارێت بە 2 کارگێک ئەوە چی لێت بابەتێکی ترم ئەوەیە کە بیرنێ لە هەشتاکانە دەرسێک هەبووانی کشتتوکاڵ بوو لە مەکتەبە کە ئەخوێنرا ئەوانەیە نازانم لە ساڵی چەندانەما ناکرێت مەسەلەن چەند خەبیرێک ڕاست پێرن کە دەرسێکی کشتتوکاڵی و نەکات کشتتوکاڵی دەرسێکی ژینگەیی دروستکەن زەخت دەوەردە بکەن کە ئەسڵان دەرس هەیە هیچ سوود بە تەلەبە ناکەینێت تا تەخەسوجەکات هیچ لەو دەرسانە سوودی لە نابینێ و لە ژیانیان کاریگەری نەبووە ناکرێت لە مەرحەلەی ڕەوزە و سەرەتاییەوە دەرسێک بۆ سەکتەری پەروەردە زیاکەن کە ژینگەیی بێت زۆر سپاس دەست خۆشەوە کاکشتۆ تێبینەکە زۆر بەجێ بوو لەگەڵ ئەوانەیەش هەر بەجێ بوو حتمەن شەشەم ئەچین بۆ لای چیرۆخان خواجە چکۆجۆر تێبینێت پرسیارێک هەبێت ناو شوێت دکتۆرم لێ دەنووسین ئەمانیە طبعاً دەست خۆشیتان لێ یەکەم بەڕاستی من کە لە تایتڵەکەەوە پێ خۆشحاڵ بوو کە بێم بۆ سیمپۆزیۆمە بەس دائما وەرکشۆپ و سیمپۆزیۆم لە کۆتاییە کۆمەڵی ڕاستپاردە پێشکەشەکەن يعني من حزب أقول كمان راس قاضي بين لازمني أولا زور باز ده بيزبوني خان كرا بلان أو اشتكل بيكرا أويا كبروجين اشتجبونا كان كارثة عند سر أو هوا وخارج كردستان دروس كردو أو يكن اشتجبوناني كهيج تبرير يبني بدروس كردنيا لراسي أجا سيكن هم تان هم من الإسلامانية أجين روجانا قرانا كان شغله بمالا كان شغله بخلق كزناي كذا هم الرأى كان بوست يكاني أوان لكاتك أوان جنگا كبيرانا كان بنامي أويك أم يكن اشتجبونانا گرفتی نیشتەجێبوون حەلەکەن خۆی دەڕاستیە ئەگەر بگەڕێ بە شادی سلێمانە ڕەنگە لەو کاتانی کارەبا ئەوشە زۆربەی زۆری شوقەکان دەستان چۆڵن بەڵام بەو ناوە ئەیکەن بەڵام دوای شوقەکان زۆر پرن لەوەی کە پێویستن و هیچ مشکلێکی سەکەنیشی حەل نەکردووە من پێم وایە یعنی لەو مۆزوعی یعنی هێشتا شەرمەنانەیە هەر بڵێن وشیاریان کەینەوە پێویستە خەڵک خۆپیشانان بکا بەرامبەر ئەو پرۆژانە لە هەر شوێنێک من شۆفلێکە بینم ئەڵێ لە دڵی منی کە خاکەکە هەڵەکەنێ و شاخەکان ڕوخێن ئەیکا بەبینە تەمان ئەوە لەلایەکەوە سەرچاوێکی سروشتێ لە ناوەچێت دوای فترەیەکی تر نامێنێ کۆمەڵی شقاکەن چیەکەن
کۆمەڵێک خەڵکی دەرەوەی ئێرەیەنە ئێرە و لە خەڵکی لە باشوور و جنوبەوە ئەو کاتە دیمۆگرافای مەنتەقەکەش گۆڕاوە خەڵکانی بەڕاستی ئەوەی کە من ئەیبینم ئێستا لە ژینگەی ئەم شارانەی کوردستانە کە بەتابەتی ئەمە ئاگامان زۆرتر لە سلێمانی ئەمە کاریسی پێ ئەڵێن نەک و حەلکردنی ئەوانە ینی پێویستەکە هەنگاوی زۆر جدی کرد ئیشی باشتر بکرێتەوانە دەستان خۆش بن تەمان ئەکرێ بەردەوام بێ ئەوانە و ئەو شتانەش زۆر لە بەرچاو بگیرێ بەوەی کە لە جیاتی کۆبینەوەی لە قاعەیەکی بچووکە ئەمە دانیشت سوپۆزیمە بکەین پێویستەکە لەسەر جادەکان و بەلافیتە بڵێن بەسە بۆ کاولکردنی ژینگەی کوردستان بەسە بۆ دروستکردنی پرۆژەکان کە خێرەکەی بەسە چێتێکی فانیشان کەسێکە و هیچی تر سپاس دەچینە لای دکتۆرە سەیران من دكتورة سيران معماريش القانوني دكتورة قانون هي والله برسالة كان مني كنت توي لأخيرة كحزم كل جملة هدو ثانية الله كبير راس سأل موضوعية وكلا براسي وكشون اللي من الدقائق ودس ما كبير والطلوع بكا دس موضوعي كي جورين يوم دبلتي لو وين أو حنا يوم دبلتي كان كدس كان هو بالستري لەسەر کێشەی ژینگە و پیسبوونی هەوا و کێشە نێودەوڵەتیەکان کە حەسەی ئەمیتیابێتیان نەبێت دەرەنجامەکە وزاری بەکەی ئەم وڵاتانەی کە ئیگەن وڵاتەکان گەورەکان چیەکەن بەڕاستی وانیش خۆی مۆزوعێکە خۆی بۆ خۆی کە گەورەیە پەیوەندی بە ئیتیفاقیاتەوە ڕێکەوتن نامە نێودەوڵەتیەکانەوە بەس ئەوەی کە من زۆر پێم خۆشە سێ ڕێکخراو ئێستا بەشداریان کردووە من لە دڵۆپەکەەوە دەست پێکەن ناچن بۆ بەحرەکەن کێەوە لێەوە دەستان پێکەن لە دڵۆپەکەی ئێمە ئێستا هەر بەڕاستی لەوە شەو بچووکیەکەم و یەمەوە بۆ ناو سلێمانی چووکە بەڕاستی نازانم وەزعی هەولێر و دووهۆک و ئەوانە چۆنە سلێمانی ئێستا بۆ بە مەملەکەتی خۆ وازان کەسمان یەکەم نەیزانی هەر بەڕاستی بەرەو ئەو واقعڕووی واقعێکی زۆر زۆر ترسناکە بەس ئەوەنە 1 کیلۆمەتر بەس لە ناوجەگەی سلێمانی دوورکەوەرەوە لە عەلاگەی ڕەش ئەوە گەورەترین کارەساتی ژینگەیی مانی 8 و 9 خۆمان 7 و 8 خۆمانە بینینەوە بۆ گەنەکەی کە بتوانین بۆ جادانەیە بڕۆی ئەجا بێجگەلەوەی زەرەری خاکەکەی بینەکەی ئەجا زەرەرەتە دروستەکانیشی کە بزانین من گەشتومە تا ئەو قەناعەتەی کە خەڵکی نەگەر بڵێن کورد بەهیم زۆر زۆر بێویژدان و لەگەڵ حرمەتێکی گەورە زۆر نەک نەبوونی ئەخلاقیەتێک بەرامبەر بە ژینگە خەڵک زۆر بێویژدان و بێ ئەخلاقە بەرامبەر بە ژینگەکەی خۆمان و هەمووشمانی ئیمانیش نەبوونی ئیمانیش حتا هەموو ئێمە لەگەڵ احترامن بۆ ئەو هاوڕێیان کە جیاوازی بیرروغایی یان بە مارکسیەت یان بە شتێکی کە من لە دینەوە دەست پێکەم النظافة من الإيمان کە ئەمە لە مناڵیە و کە فێری ئەمان کردن ئەگەر بەو نەسەج پێ بڕۆین ئێمە کە هەمومان بێ ئیمانە بین لەبەرەوەی گەورەترین شت من گەشتوەتەوە قەناعەتی با مناڵەکان فێرکەین دایک و باوکیان فێرکەین من زۆر زۆرم پێ خۆش بوو کە یەکەم ڕۆژی بەهار کەوتە ڕەمەزانەوە شکر خوا ڕەحمی کرد ئەم مانگە کەس نەچووە دەرەوە ئەگینا بڕوا بکەن بڕۆ بە هەموو دارستانەکانە یان شوێنە دانیشتەکانە بگەڕێ ئێشتا عەلاگەی خواردنی ساڵی پێشووتری تیانەوە یعنی ئەخلاقیەتی ئەم خەڵکەی چۆنە هەمی لەو دەشت و دەرەدا ئەنیشە خواردنەکەی بەجێ ئێوە کەسی ویژدانی ئەوەی نییە ئەم خواردنە لەگەڵ خۆیان هەڵبرێت بێخار خۆی فڕێمە یەتەوە سەر سیستەم ئێمە فعلا نەزانین تۆ سیستەمێکی نیشتیمانی نییە و سیستەمێکی سیاسەتێکی بنیادکەرانە و بڵێن ئەخلاقیەتێکی بڵێن بەڕاستی ئەخلاقیەتی سیاسیەوەکی جوە نایمەوە سەر مۆزوع کە نەبێت کە لە هەر لە کوردستانە کە وجودی نییە کە لە دروستکردنی وڵاتان بین ئێمە لە دروستکردنی وڵاتانی لە دەوڵەمەندکردنی ئەحزاب و ئەنجا لەناو ئەحزابەکانیشە لە ئەشخاصان لەبەرەوە من کە ئەڵێم ئەم ڕێکخراوە ئیژەکەین یەکەمیان تەرکیزکردن کە یەمەسە قسەکەی چرۆکەوە زۆر زۆر مهم بوون وەکو هاوڕێک دکتۆرە چرۆ تەوسیاتەکان ئیشکردنەکان با بۆ چارەسەرەکان بگەڕێن چونکە تۆ چاوەڕوانی ئەوەی کە حکوومەت بێت ئەگەر بەدەستمەل بێت هەموو دنیام سیاجەکە بۆی خەڵک لەو دەشتەیە دانیشێ بە پارە نەبێ نەمەیەش خەڵک دانیشێ و حەقیشە حەقی ئەوەی لێ بسەنیت بە پارە دانیشتەکەی چێ بووی دوای خۆڵکی خۆی بۆکەکەیتەوە یان بۆ پارەی کە لێ ئەسەنی سەڵی خۆڵ نەک سەڵ بەرمی لە خۆڵە گەورەکان کە دابرێت لە هەموو شوێنەکە و پارەی ئەوەش بێ کە کۆ بکرێتەوە و لە ناوش بێت یعنی ئای وعی ئێمە ئێشتا نەگەشتونە لەگەڵ حرمەتمان بینە سەر یەک نقطە نازانم لەوانەیە بەڕاستی بەلامانەوە ئێمە تا نەوەکانیش
لە هیچ لادیکی کوردستانە ئاو دەستمان نەبوو با بوون نەسە بڵێن لە هەمووشمان نێژ ڕۆشتوشیان کرد هەموو ئەو جێش بەڵام بوونی ئاو دەست وجودی نەبووە کە ضروریترین شتە لە ژیانی خەڵکە لەگەڵ حرمەتمان بەبەر خۆیان پاگەکردەوە بەس لە ناو مزگەوتەکانە و لە ناوکەن ئیتو لە ماڵەکانی خۆتە ئەی کە لە میواندا هەمی لە دەرەوە لەگەڵ حرمەت وەکو ئاژەڵەکان ئێستا مەسەلەی ژینگەیەکەش وایە مەسەلەی ژینگەیەکانیش وەرن سیاحەتی ئەوروپا یان شوێنەکانی کە کامی سیرەکەنەوە کاکە ئێمە پێویستمان بە دوو شتەیە وعیەکە لەگەڵ یاساکە تا غەرامەکە و تونترکەی تا بەجەکە و زۆرتر بێت ئەوە چاکترین قانونە کە ئەبی ئیش بۆ ئەوانە بکرێت لەگەڵ ئەویان ناسخان لەگەڵ ئەوەیان چونکە زانست کە سەرتان با ئەیانیان بەڵبۆی بەدڵمان نەبێت نەبووە حکومەت بێت کەواتە زۆر زۆر باش ئەوە ئیشی ڕێکخراوەکانە ئەوانی کە ئیش لەو مەجالەیەکرێت نەهێڵڕێت لە ناو سنووری ئیداری ئەو دەسەڵاتەوە بۆ ئەو شوێنە بەکاربهێنرێتەوە کە تۆ ئەڵێ ئایا جەریمە نییە هەموو باخێک هیچ باخێک لە دەفتەر کەمتر یان 20 دەفتەر سەباخەیە لەسەر و ملیۆن و 2.5 ملیۆنەوە ئەی هیچ بەرمیلێکی خۆڵ بەردەگاکەیان نابێت وەرە بەڵام لە باخەکان هەمووی بە هەشتێکە بۆ خۆی لە پەناو مەزبەلەیەکی گەورەی خۆڵدانەوە ئایا بۆچی هەموو باخێکی ئیجبار نەکرێت مەبلەغێکی کەم بیرێت مەبلەغێکی کەم تەرخان کرێت لەگەڵ یا شوێنی خۆڵی کرد هیچگە لە بەرنامەجی تەلەڤیزیۆنی ئەویان زۆر زۆر ضرورە ئێوە ڕێکخراوەکان ئەتوانین ئێوە فەرزکەن یان لەگەڵ تەلەڤیزیۆنەکان بکەن تربیەتی ژینگە زۆر زۆر مهمە کە لە ئەتوانین ئیشەکەن زانکۆی مەکردومانە بە بەحث ئینسانی معنی بەڵام ئێوە شتەکانتان لەگەڵ جاوەڵانی هێشتە ناکە زۆر دەستان خۆش بێ و دەستی و بەڕێزەی پێشتویش خۆش بێ ڕاستی من شتێکی زۆر بەلامەوە سەیرە مەسەلەی ژینگە خۆی لە ڕاستیە ڕاستە مەسەلەیەکی جیهانیە بەڵام ڕێک پێویستە بە بازاڕی ئازاد و بە عەولەمە بەو با بڵێن هەڵپەیست قازاندی سەرمایەداریە کە یعنی هەر لە ڕاستیە خۆی دروستبوونی شەخەڵ دروستبوونی شائینە دەرەنجامی شارە یعنی ئەمان لە گوندا نابینی بەڵام کاتێک کە ژینگەی سیاسی وێرانە بێ ئیتر ئەم شەخەڵە دەرەکەوێ ئەیبینی بەرحاڵ من زۆر لە کاتان ناگرم بەڵام چی لەوانەی پێشوو هەرچەند ئەم بەڕێزان لەسەر دارستان بوو دوو دیاردە هەیە لە پیسکردنی ژینگەیە بەتایبەت مەسەلەن ئێمە کە باسی شارکەین هیچیان باسییان نەکرێویش مۆلیدەیە یعنی مۆلیدە خۆی ڕاستە خۆ خاک پیس ناکە بەڵام هەوای وێران کردووە یعنی ڕەنگە بەشێکی حتا سپلیت خۆی بەشێکی ئەم تێکدانی ژینگە و باڵانسی ژینگەیە بەڕاستی ئەشمێ دوو پرسیار بکەمیشیان لە کەعەلیە ژەوەیە کە باسی کانەبەردەکانی کرد ئێوە لەسەر چ بنەمایەک مۆڵەتیان پێدەن بۆ کە دارەکانیان بڕیەوە کاربوو چییە مەسەلەن ئەبێت چەنددار بڕێننەوە ئەوەی تریشیان بۆ شایخانە دووسیمە ڕاستی تا چەند واستە دەورە بینێ لە پێدانی ڕەزامەندیە واستە شایخان و دەستپێکی شایخان ئەگەر دەستی بەڵامەکان زۆر بە کورتی چووە کاتێکمان لە ئێوە درەوە هاتینانی لای داخلین ئێوە کاگرەبوار قسەیەکی دەوتی فەرمانگەی ژینگەی سلێمانی هیچ جۆرە هۆشیارێکی نییە ڕاستەکەی هیچ جۆرە هۆشیارێکمان نییە لەبەرەوەی لە ئێستاە هیچ ڕەبوجەیەکمان بۆ دیاری نەکراوە پلانمان زۆر زۆرە بەڕاستی نەکنەوەی لە قوتابی ڕەوزە و مەکتەوە دەست پێ بکەین پلانمان زۆرە تەنها هۆشیاری پۆستەر و زەرف و کڵاو و تیشێرت نییە من زدی ئەو ڕەم لەبەرەوەی ئەو ڕە زدی ژینگەیە ئێمە چاوەڕی بودجەین و بۆی پلانی خۆمان جێبەجێ بکەینەوە پرسیارەکەمی کاگرەبوار بوو ئەوی تریان پرسیارێکی تر بوو باسی بیری ئرتیوازی کرا کاگرەبوار باسی ڕۆژی دەرکتەکانی دەکات عەبدوڕەحمان باسی فەرمانگەی ژینگەی کرد وتی باسی بیری ئرتیوازی کرا بیری ئرتیوازی ئێمە فەرمانگەی ژینگە ئەو ئەرزانەی کە لە 5 دۆنم کەمتر بێ ڕەفزی ئەیرێتە یعنی ئەگەر بۆ باخ بێ ئێمە لای ئێمەوە ڕەفزە ئیتر جۆلەجی دوای خۆی چەکە ئەویان ئایدی جۆ بەڵام ئایدی ژینگە 5 دۆنم بێ ئێمە یەکسەر ڕەفزی ئەیرێتە
و ئەگەر سەر و ئەوەش بێت کۆمەڵی ڕێمەی مەرجی خۆمان هەیە بۆی جێبەجێگەن. دکتۆرە شاکۆ پرسیارێکی وتی ئەو گەرامانە چی غەراماتەکانە گەڕێتەوە گەنجینەی ئێرە و لێرە شۆڕاتەوە بۆ هەولێر هیچی زۆرمان پێشنیار کردووە بەداخەوە هەر ئەڵەن بۆ وەستن جارە. ئەچێتە بۆ هەولێرەکە ڕۆک و پارەی فەرمانگەکانی من دڵنیام لەوەی کەواستە هەیە من ئەڵێم واستە تا چەند ڕۆ ببینێت بە دڵنیام لەوەی کەواستە ڕۆ لە هەموو شوێنە واستە دەورەبینێ بەڵام لە دایری ئێمە لە فەرمانگی ئێمە لە چوارچێوەی یاسا باوەڕ ناکەم هیچ شتێکی نایاسایی کرابێت بە دۆکیومنتیش نەلامانە ینی ئەگەر ینی زۆر کات زۆر هەبووە ڕەفزیراوە کە خەڵکی زۆر گەورەش دەستی کار پرسیارەکانی تر ئەو بەڕێزا ئەوەی تانجەڕۆی کە باسی کرد تانجەڕۆ لە ڕاستیە ئەتوانین بڵێ لە کۆنتڕۆڵ دەرچووە کارە سادە بەڵێ بەڵام ئەو شوێنەی کە بەڕێزت باسی کرد چەندها جار خۆمان کەشفمان کردو و دەرچوینە مەیدانی بینیمانە وەکو ڕەزامەندی و شوێنە ڕەزامەندی نیە داش خراوە و بەڵێنامەشییاوە و ئەزان باسی پێشەکەی غەرامەکەی خۆشییاوە بەڵام هەر دەست بەکاری خۆی بووە یعنی داش خراوە چەندها جار داخراوە بەڵێ ڕاستەکەی ئەو خۆڵەی کە مەسەلەن ئێمە فلێشمان هەیە با بڵێن لە خەستەخانەکانەوە ئەبرێ لە تانجەرۆ لە عەرزەکەی فڕێنراوە سەگەکانی هێنەوە بۆ ناوشار بۆمان ڕێکخراوە ژینگە پارێزەکان کە ئێستا دیفاع لە سەگەکەن با بڵێن ئەوان نازانین دەرەنجانی هاتنە ناوشاری سەگەکان چییە؟ ئێمە ئەزانین چ نەخۆشیەکیان پێوەیە لەبەرەوە ئەم مەسەلەیەکی جددیە کاتان لێکی ڕژاتان لێکی هەموو کەسێک لە جێ خۆیەوە با ئەو تانجەرۆی بەسەر هاکەزانیم ئەتەقێتەوە لەبەرەوەی ئەو بەڕێزانەی کە لە ڕووی علمیەوە شارەزان ئەزانن ئەم خۆڵەکە ئەچێتە ژێرەوە حاڵاو دروستەکە چی دروستەکە ئەتەقێتەوە لە لەحزەیەدا یعنی ئەمە چییە ئەم بێباکیە بەرامبەر ئەم شارە باسی خەبیری وتی خەبیری ژینگەی ئێمە بەڵێ خەبیری ژینگەیمانەیە بەڵام هیچ خەبیرێک بەبێ مادە نایە ئیشەکە بۆ بکات ئەوەش هەر بەستاوە دۆستەر بودجەکەمان چاوەڕێکی وڵا بەنسبەت کار بێبوارەوە کە باسی داری یۆکانی پرۆزەکان ئێمە هەر لە ئەم ساڵ تاکە ساڵ بوو کە بەفرێکی زۆر باری و سەرمایەکیش بە دوایە هاو دارە یۆکانی پرۆزەکانی وشت نەک دارە یۆکانی پرۆزەکان داری سنەوبەریشمان لە زۆربەی شوێنەکان وشت بووە بەڵام چیمان کردو ئێمە بۆ یۆکانی پرۆزەکان چاوەڕێمان کرد هەتا مانگی 6 بزانی چەندیان هەڵهەیاتەوە جدولێکیان بۆ نردین لە وەزارەتەوە چەند دار مەسەن لە پرۆژەی دارستانی پێنجۆنیان لە پرۆژەی دارستانی ناوپارێزیان لە پرۆژەی دارستانی سێساک چەند دار وشت بووە ئێمە هەمومان کرد بە جدول ئەو دارانەی کە وشت بووە وتومانە لە ئێستادا وشکە جارێ هەڵی نایەوەتەوە با هەڵباتەوە کە لەگەڵ هەڵیایەوە بزانی چەندی وشکە بە تەواوەتی چەندی هەڵیاوەتەوە ئەوانەی کە وشکە ئێستای تر ئێمە لە مەودا دەست پێگەین ئەوانەی بە تەواوەتی وشکە ئەیان بڕینەوە بە پێی ئەو ئیمکانیاتی کە لە بەردەستمانەیە یانەی خینە مزایدەیەکی علەنیەوە هەڵین دارەکان بە پێ وافرۆشین ئێمە زۆر جار ئەوەمان کردووە داری وشک و دارە سوتاوەکان بەڵێ ئێمە هەمووی نابڕینەوە ئێمە بەشی سەرەوە بڕینەوەی یەڵین ئەوی تر ئەیەڵینەوە بۆی گەورە بێت بەڵام ئێمە ئەو دارانی کە بە تەواوەتی وشت بووە بە تەواوەتی وشت بووە لە پرۆژە دارستانەکانمان کە زانیمان کۆیەکەین و عەدەدەکانیان چەنە ئەوەی بڕاوە داێنین ئەوەیشی نەبراوە هەر ئەینووسین ئەیخینە مزایدەیەکی علەنیەوە ئەو کاتە بوو هەش کەسێک دەرچوو خۆی ئەشی ئەو دارانە ئەبرێتەوە لەژێر سەرپەرشتی ئێمەیە بە مزایدەیەکی علەنی ئەفرۆشێت ئەوە کۆتایی پێ بەڵام یۆکالیپتۆز یەکێکە لەو دارانی خۆ دەزانی باشە بەڵام لەم ساڵا کە خۆ سنەوبەری زاویتە یەکێکە لە دارە هەرە باشەکان بۆ هەرێمی کوردستان کە تەنها 3 ساڵ ئاوێ دوای ئەوەی تر لە خەم ئەڕاستێ بەس خەتی ئاگر بڕ و چاکردنی هێڵی گرادوۆنیەکان و هەڵپاچین و ئەمانەی لەسەر ئێمامێنێ کە گەورەترین کێشە بۆ دایرەی ئێمە ئاودانە چونکە ئاودان گەورەترین کولفەی کە ئێمە کولفەیەکی وامان لە بەردەستانی ئێستا تەنکەرمان زۆرە بیرمان زۆرە مۆلیداتمان زۆرە بەڵام بودجەمان نیە گاز بکڕین بودجەمان نیە سیارەکانمان بەنزینی تێگەین و پێ بچین بۆ شوێنەکان
بە دوواداشوون بکەین بۆ پرۆژەکان ئەمە ئەوەیە اینجا ئێمە داری یۆکالیپتۆ نەک کۆمەڵی داری تریش ماموشت بووە ئەوەی سا لە خەمی ئەوەیان لە سیزای خۆت کە ئەڕۆی زانی چەندی دارەکان پرسیارەکەی کارمەر باسی کانەبەردەکان لەسەر چ بنەمایەک ئێمە مۆڵەتی ئێمە من لە پێشەوە باسم کرد لیژنەیەک لە پێشەوە ئەچێ لەو چوار بەڕێزە کە سەرۆکی وحدەی ئیدارەکە ئەگەر ڕازی نەبێ بە حیاتی ناتوانێت کان لەو مەنتیقەیە بە هیچ کەس لەسەر چ بنەمایەک بازیە بەیان نابێت بۆستی ئەوان کە ئەڕۆن ئەوان هەموو ڕازی ئەو چوار بەڕێزەی کە ئەڕۆن کۆنووسەکە بۆ نووسەکە لەناو دارستانیش نابێ ئەڵێ ڕوبەڕووی دارستانی بین نووسەوە بەرزەکەنەوە بۆ بەڕێوەدارەتی دارستان کە نووسەوە بەرزەکەنەوە بۆ ئێمەش گشتنەیەکمان هەیە ئەچێت کەشفیکانەکە ئەکات بەپی ئەو خاڵانەی کە بۆمان دیاریکراوە بە XY داخلی GPS یەکەین و خاڵەکان دیاریکرد کە خاڵەکانمان دیاری کرد چەند دارکرێتە ئەو پرۆژەوە ئەینووسی کردنەوەی ڕێگاکە ئایا پێشتر ڕێگە کراوەتەوە کرابێتەوە ئەڵێسین ڕێگای هەیە و هیچ کێشەی بەناو دارستانە و زەرەر بە دارستانی ناوچەکە ناگەین بەڵام دارەکانی کە ئەکەوێتە ناویەوە پێشتر ئێمە تا 23 یانزەی 2021 تا دەدار مۆڵەت ڕێگەی پیابووین وەزارەت تا دەدار موافقت بکەین قەرەبووی دارەکان وەرەگرینەوە بۆ وەسڵی ڕەسمی موافقەتی بۆ لە دەدار زیاتر بوو بە هیچ شێوەیە هەموو موافقەتی ناین لە ئێستادا بڕیارەکە گۆڕاوە ئەڵێ ئیلا ئەبێ بگەڕێتەوە بۆ وەزارەت هەشت پرۆژەیەک لەناو دارستانە بکرێت ئەبێ ئەگەر یەک داریشی تیابێ ئەبێ بگەڕێتەوە بۆ وەزارەت موافقەت زۆر سپاس یەکەین و سپاس بۆ ئامادەبوونتان بە